کەناڵی BK4. بەڕێزان بەخێر بێن، خۆشحاڵم بە ناوی ڕێخای ڕۆشنبیرانی کوردەوە بەخێراتتان بکەم لە خزمەتتان بم لێرە. بۆنەیەکی خۆشە کە لێرە کۆبوونەوە بە بۆنەی هاتنی بەڕێز دکتۆر مەجید ساڵح بۆ شارەکەمان بە ناوی ئێوەش بەخێراتن یەکەم خۆشحاڵین بەخێر بێ دکتۆر جان. زۆر سپاس. دکتۆر مەجید ساڵح لەدایک بووی 68 شاری کەلانە خانەقین بەڵێ بەخێر بێ و کۆڕەکەی ئەمڕۆ بە ناونیشانی بەشداری کورد لە شارستانەتی ئیسلامی کە پێم وایە بابەتێکی گرنگە و هیوادارم مناقەشەیەکی وردی بکەین و کاتێکی زۆر نادیم دکتۆر مەجیدیش بۆ هینەکان، بەڵام نیو سەعات 40 دقە. دکتۆرای هەیە لە کۆمەڵناسی سیاسی، ماستەری هەیە لە بەڕێوەبردن و ڕاگەاندن، خاوەنی 25 کتێبی نووسرا و ژمارەیەکی ئێزگار زۆر مەقالاتی سیاسی و ڕۆشنبیری و ئیترەوەیە کە ناتوانم ئێستا بیژمێرم. لەم فترەی دە ساڵی ڕابردووە دکتۆر ژمارەی کتێبی زۆر گرنگی نووسی بە تەسەوری خۆم، یعنی هەندێک کتێبەکان چەند جار چاپ کراونەتەوە، لەوانە یەکیان ڕامانێک لە نەوشرا مستەفا کە کتێبێکی زۆر بایەخدار بوو، تقریبا نزیکەی 400-500 سەفحەیە لاپەڕەیە، مستەفا پاشا یامڵتی کە ژیاننامەکەیەتی و کە ئەویش کتێبێک بوو دەگمەند بوو کە پێشتر لەو بارەیەوە قسە نەکرا بوو. لەسەر شێخ شێخ ساڵح کە ئەوش کەسایەتێکی گرنگە پێش مامۆستا گۆران، یەکێکە لە پێشڕەوانی شێعری کوردی، کتێبێکی بەبایەخی لەبارەیەوە نووسی، ژمارەیەکی زۆر کتێبی بڵاو کردوێتەوە کە من ناتوانم بێرە بیانژمێرم، وە تەرجمەی زۆری کردو سەبارەت بە تورکیا ئەردۆغانی لەگەڵ هەواڵی ترەوە و کاک دکتۆر محسین ئەدیب وانە، یعنی موقعێکی باشی هەیە لە ناو ڕۆشنبیرانی کوردستانە کە بە خۆشحاڵیەوە قبولی کردێت بۆ ئێرە ئەم کۆڕە دروستکە بکەین. یعنی بە تەسەوری من ئەم بابەتە، ینی پەیوەندی کورد لەگەڵ شارستانەتی ئیسلامی بابەتێکی زۆر گرنگە، من نامێت زۆر قسە بکەم. من پێشەوەی کە دکتۆر وعدەکە بار بێت بۆ ئێرە، من چوومەوە سەر هەندێک کتێبی تر لە مانتخەکە، کتێبێک لە ئێران چاپکراوە بە ناونیشانی 2 سەدە بێدەنگی، کابراایەکی زۆر شارەزای نووسیوێتی بە ناونیشانی دکتۆر عەبدولحوسەین زەڕینکوو، پیاوێکی زۆر بە شارەزایە لە تاریخی ئەوانە، بەڵام کتێبەکە ینی کتێبی زۆری هەیە کەسایەتیە سەبارەت بە پەیوەندی نێوان ئێران و ئیسلام. کتێبەکەی لە دیدگایەکی زۆر قەومیەوە نووسراوە، بۆ نموناوێ ئەڵێ عەرەبەکان تاو کاتێک کە بڵێن ئیسلام نەهاتبوو جیاوازیان ناکرد لە بینی خوێ و مەسەڵەن مەوادەکانی ترە، یان شتەکانی ترە، مەسەڵەن فەرشێکیان گرتو گوایە لە ئێران کە ئێران ئەنداجی دوای شەڕی قادسیە فەرشەکە و نەگەورە بووە، نازانی و عەرەبەکان چی لێ بکەن، دوای چون لە مەکە و مەدینە پارچە پارچەیان تەوزیعیان کردو فەرشەکە، یعنی ئەوەندە بێ شارستانەتی بوون. من بەستمەوەیە سەرباری ئەوەی کە دیدگای قەومەکانی کە میلەتەکانی کە بۆ ئیسلام دیدگایەکی زۆر ناسیۆنالیستی بووە، وەکو ئێرانیەکان وەکو تورکەکان وەکوانە، بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێرانەکان توانیان ئیمپراتۆری دروستکەن بۆ خۆیان بەهۆی ئیسلامەوە، مەسەڵەن ئیمپراتۆرەتی سەفەوی، بۆ عوسمانەکان توانیان لە ساڵی لە قەرنی 13-14 بەدواوە ئەو شتە دروستکەن کە بڵێن 600 ساڵی خەیان ئیمپراتۆرەتی عوسمانی کە تا دەواازەکانی ڤێنا گەیشت و تا گەیشتە کۆتاییەکانی ئەو سەری وڵاتانی عەرەبی. یعنی زۆر جێگای پرسیارە، من حەز دەکەم بۆ دکتۆر ڕوونی کاتەوە لێرە بۆمان کە بۆچی کورد لەو بینەدا هەر بە دابەشکراوی مایەوە، بۆ کورد نەیتوانی ئیسفادە لە ئیسلام کا بۆ دروستکردنی ستیت، حاڵاتێکی وا کە بتوانێت گەلەکەی خۆی پێکۆ بکاتەوە. یعنی ئێستا کە مقارنەکە لە بینی کورد و تورک یا کورد و گەلانی تری مەنتیقەکە ئێمە زۆر لەو بارەیەوە دواکەوتوین بەڕاستی. جا من پێم خۆشە ئەم بابەتیانی بوروژێنرێەوە، دوایی مناقەشە بکەین لەگەڵ دکتۆری شاکە بۆ واین، ینی بۆ گەلانی کە توانیان بۆ ئێمە نەماتوانی، بۆ ئێمە هەر بە دابەشکراوی ماینەوە لە فترەی ئەم 1400 ساڵەیە کە ئیسلام بەڕاستی ینی ئاینێکە ئەتوانێت ینی وحدە دروستکایە، عەرەبی مەسەڵەن یەک خست ڕاستە گەلانێکی وەکو قیبتی، وەکو ئەمازیغ، وەکو هەندێک گەلی کە زمانەکان و ئاینەکەشیان بڵێن تیا چووە، بەڵام
کورد وەکو زمانەکەی ماوەتەوە گەلەکەش ماوەتەوە بەڵام ئێمە بۆ خۆمان مقارنە بکەین لەگەڵ گەلانی ترە مەسەن ئێستا گەلی کورد ئێستا 50 ملیۆن کەسی ماوەتەوە ئەکەیانی کورد شتێ بکات لە پاڵ ئیسلامدا من دیسان بەخێرەتان دەکەم و سوپاس بۆ ئەوەی کە من ئەم کاتم گرتم دکتۆر مەجید فەرموو جەنابەت بۆ ئێرە بۆی کە قسەکانتان بکەم. یاوەڕێتان باش زۆر سوپاسان دەکەم کە عەزیەتان کێشا و لە کاتی خۆتانتان گردوو هاتن بۆ ئەم کۆڕە بەڕاستی ئەزانم ینی هەلومەرجی ئێرە چۆنە لە کاتی خۆتانتان کاتی بە نرخی خۆتانتان گردو و هاتن بۆ بەشداریکردن لەم کۆڕە زۆر سوپاسان دەکەم. لە ڕاستیە من ئەمە پرۆژەی نووسینی کتێبێکمە سەبارەت بە بەشداری کورد لە شارستانەتی ئیسلامی بەشی زۆری کتێبەکەم نووسیوە ینی خەریکم ئامادەیەکەم بۆ چاپکردن زیاتر لە سیاست سەرچاوم بەکارهێناوە سەرچاوی کۆن فارسی عەرەبی تورکی ئینگلیزی ئەمانە ئەنی ئەو سەرچاوە گرنگانەی کە لەو بارەوە نووسراون هەمووی بەکارهێناوە لە ئایندەیەکی نزیکە وەکو کتێبێک بڵاو بێتەوە. بەڵام ترەوە فرسەتێکی باش بوو برادران من لێرە بووم و برادران داوایان کردیان ئەگەر بکرێت کۆڕێک بکەمش بە خۆشحاڵیەوە پێم خۆش بوو لێرە ئەو کۆڕە پێشکەشکەمەوە مناقشەیەک دروست بێت لە بینمانە زیاتر تا ئەوەیە. هەدەفی سەرەکی نووسینی کتێبەکەی من لە ڕاستیە ینی ئەوەی کە بیرم لێ کردەوە ئێمە ملەتێکین لەناو ئەو میلەتانەی کە کاک بابەکر باسی کرد تاکە ملەتین کە هەوڵێکی یەکجار زۆر هەیە بۆ کۆلۆنیانکردنی عەقڵمان ئەوەندەی ئیش لەسەر داگیرکردنی عەقڵمان کراوە ئەوەندەی ئیش لەسەر داگیرکردنی نیشتمانەکەمان نەکراوە. خۆتان زانن نیشتمانی کوردستان تا ئێستاش بەشی هەرە زۆر یار بەدەستی کوردەوە ماوەتەوە بەڵام کێشەی سەرەکی ئەمە لەوایە کە لە ئەساسە عەقڵی ئێمەیان داگیر کردووە. خۆشبەختانە عەقڵی کۆمەلگاکەمانیان ناتوانێت داگیر بکەن ینی نەیانتوانیوە ئەوەتە ئێوە لە ئەم وڵاتە کە وڵاتێکی دووردەسە لە سەدان کیلۆمەتر هەزاران کیلۆمەتر دوورە لە کوردستان سەیرێکی کۆمنتی خۆتان هەیە پارێزگاری لە کولتوری خۆتانەکەن بەڵام داگیرکەرانی کوردستان ئیشیان لەسەر کۆنتترۆلکردنی عەقڵی نوخبەی کوردی کردووە. لەم بوارە تیۆریەکی داودۆغڵۆ هەیە حەزم کرد وەکو پێشەکیەک باسی کەم. تیۆریەکەی داودۆغڵۆ ئەوەیە کە ئەڵێ خاکی کوردستان نیشتمانی کوردەکان ئەو وای داوناوە تەمەنەمە ڕسالەی دکتۆراکەیەتی سێ قاڕەی گەورە بەسێ بەیەکەوە و گەورەترین سەرچاوەی وزە ژێر ئەرز و گەورەترین سەرچاوەی کانزایی ئاو غاز نەوت هەموو ئەمانە لە ژێر پێی کوردەکانەیە. ئەگەر ئەمانە ڕۆژێک بێت و لە ڕۆژان یەک بگرن ئەتوانن کارەساتێکی گەورە بۆ بەشەڕێت دروستکەن و ئەو خەریتەیە کە ئێستا هەیە لە ناوچەکە تێک و پێکی دەن. بەمەرجێک ئەمانە فکری ناسیۆنالیستی ڕاستەقینە بچێتە مێشکیانەوە کە ئیش بکەن بۆەوەی قەزەی کوردی بکەنە قەزەیەکی نێودەوڵەتی. بۆیە ئێمە ئیشمانەوەیە کە ڕێگری بکەین لە ئەوەی کە کوردەکان ئامانجە سەرەکیەکەی خۆیان کە ئامانجێکی نیشتمانی و نەتەوەیە ئامانجێکی ناسیۆنالیستیە نەیەتە دی بۆ ئەوەی یەک نەگرن وە قەزەی کوردی نەبێتە قەزەیەکی نێودەوڵەتی لە مەحافلی نێودەوڵەتیە باس کرێ وەکو بەش گەلێکی دابشکرا و داگیرکرا و تەماشا نەکرێت. بۆ ئەوەی ئەمە ڕوونەدات دائیمەن دێن چیەکەن باشە ئەڵێ ئەمە ئیشکەین لەسەرەوەی کە نوخبەی کوردی نوخبەی سیاسی نوخبەی هونەری نوخبەی دینی نوخبەی هەرچی نوخبەیەکی کوردیەکە هینە فکری قومی لایەنە دروست نەبێت بەڵکو فکرێکی مەحەلی دروست بێت. ئەگەر لە باشترین حاڵەتە وەکو تورک بیر نەکاتەوە وەکو تورکیاییەک بیرکاتەوە وەکو ئێرانیەک بیرکاتەوە وەکو عێراقیەک بیرکاتەوە بەداخەوە توانیانە لەما زۆر زۆر سەرکەوتوو بوون و لەم چەند ساڵی دواییشا بە تایبەتی ئێستا ئەبینین ئەوەی کە عەقڵی نوخبەیان داگیر کردو ئێستا وردە وردە بەرەو داگیرکردنی عەقڵی کۆمەلگاکەمان ناچن. ئەبینی ئەگەر ئێستا بە تایبەتی لە کوردستانی باشوورە هەوڵێکی یەکجار زۆر هەیە بۆ بە عێراقی بوون حەزێکی گەورە هەیە بۆ بە عێراقی بوون لە ئەنجامی شکستی ئەو نوخبەیەی کە ئەمان پشتگیریان لێکردن بێنە سەر دەسەڵات قەزەی کوردیان زۆر زۆر بچووکتر کردو. بۆی درێژە بۆ مەسەلەیە نەدەم
ئەمە کارێکی کردووە کە ئینسانی کوردی ئینسانێکی محەلیانە زۆر محەلیانە بیریە کردەوە جاران وەکو چوارچەوەی کوردستانی عێراق بیریە کردەوە ئێستا وەکو عێراقیەک ئەوێن بیرکاتەوە زانین وەکو تورکیەک بیرکاتەوە فەیسبوکانمان برادەرەکانمان زۆربەی هێرە زۆری کە باسی مەسەلەی کوردەکە یەکسەری بەسن بە پارتیوە پێیان وایە پارتی نوێنەرایەتی فکری قەومیەکە کەواتە تۆ کەسێکی لەگەڵ دەسەڵاتای بەڵام لە حقەتە ئەوە نییە لە حقەتە ئەوان تەمسیلی ئەو عەقڵیەتەکەن کە داگیرکەرەکە ئەوێت نمونەیەکی بەسیتان بۆ بێنم ئێمە هەمومان گۆرانی شوانپەروەر ڕۆژگارێک لە ڕۆژگار هەمومانی ئەگران کە باسی هەڵەبجەیە کرد بەڵام کاتێک شوانپەروەر دێنن ئەیوەن لەگەر برایم تاتڵسە ناو دیاربەکرا ئەیگەڕێن و برایم تاتڵسێک کە عەقڵی هین عەقڵێکی تورکانە بیری کردوێتەوە لێرە چی لەیەکە چی دروستە بێت لەوە دروستە بێت کە شوانپەروەری گەورەی ئەحساسی نەتەوەی ئێمە دێن ئەشکێنن ئەیکێنە وەکو ئەوی لەکەن وەکو برایم تاتڵسی لەکەن ئەیانە هیچ مەسەن ئۆجەلان کە دوێنێ یادی گرتنەکەی بوو ئۆجەلان کە خارجی ئەو سەقفە بیرەکاتەوە کە تورک ئەوێت دیسانە ئەیوەن وای لەکەن شێخ سعیدی پیران شێخ مەحموود کە ئەمانە هەمویان داوای سەربەخۆیی کوردستانیان کردووە تێکیان ئەشکێنن دێن چەندین کەسی خائین و یا لە خوار ئەوانت بۆ دروستەکەن کە عەقڵی محەلیان هەیە ئەمە وای کردووە کە ئێمە دائیمەن بیرکردنەوەکانمان بیرکردنەوەیەکی زۆر محەلیانە بێت وە کارەساتێکی دروست بۆیش کارەساتی ئەوەیە کە لە ڕاستیە زۆر لە مشارەکردنی ئێمە لە حەزارەی بەشەریە و خصوصەن حەزارەی ئیسلامیە چیان لێ کردوین وایان لێ کردووە کە ئێمە ئەوانش بە گەورە نەبینین ینی بۆ نمونە ئێستا کاتێکە چی بۆ باسی سەلاحەدین ئەوی بیەکەی کە هەموو ملەتێک ئەوێ بیت زێبی کاتە خۆی عەرەب ئەوێ بیت زێبی کاتە خۆی وە شانازیەکەن فیلمی لەسەر دەرەکەن کتێبی لەسەر دەرەکەن هەنێ بیت زنبیکە نەینی خۆی تورک ئەوێت ئێستا تازەتری مسەلسەلی تورکی هەیە لەسەرەوەی کە ئەوێت سەلاحەدین بت زێبی کاتە هین خۆی تاکە ملەتێکە خۆی ناکاتە خاوانی ئێمەین مع العلم سەلاحەدین پیاوێکی گەورەیە لە مێژووی حەزارەتی ئیسلامیە کە ئێمە نەمانتوانیوە خاوەنداریەتی بکەن ئەم عەقڵە کێ دروستی کردووە لە لامانە داگیرکەرەکە دروستی کردووە لە لامان ئێمە بۆچی ئامانج بۆچی مێژووە خوێنین لە ڕاستیە من لەو کتێبەم باسمەوە کردووە کە ئێمە وەرگرتنی پند و عیبرەت بۆ مێژووە خوێنین تێگەیشتن لە ئێستامانەی خوێنین و پێشبینیکردن بۆ ئایەندە ینی ئەمە هەدەفەکانی مێژوو نووسینە لای ئێمە بۆ هەر ملەتێک کە مێژووی بەلاوە گرنگ بێت لەوانەیە بۆ ئێمە زۆر گرنگتر بێت بۆ چونکە داگیرکەرەکانمان دایمەن هاتوون ئیشیان لەسەرەوە کردووە کە مێژووەکەتیش کۆنتڕۆڵکەن شخصیەتە مێژوویەکانی تۆ ئەوان بیتزن بۆ خۆیان تۆ فڕێدە دەرەوەی مێژوو تۆ هیچت نەکردووە لە ڕاستیە دوو اتیجاهی فکری لە کوردستانە دەوری خراپیان نەبوو لە ئەوەی کە ئێمە ئەو بەشداریکردنە گەورەیە کە کردومانە لە شارستانەتی ئیسلامیە خۆمانی لێ بێبەریکەین بڵێن ئێمە شارستانەتی ئیسلامی بە ئێمە چی ئەو ئینی عەرەبە و شارستانەتی عەرەبە و شارستانەتی ئێمە نییە و بۆچی خۆمان یەکێک چەپەکانی کوردستان بەداخەوە ئەوەیان کردووە دوو هەندێک لە ناسیۆنالیستە ئەوانەی کە زۆر متەتەڕفن ینی ئەو پڕی تۆنڕەویەکەن لە ناسیۆنالیزمە هاتوون ئەویان دەرکرد وایان کردووە لە ئێمە شانازی بەو مێژووە گەورەی خۆمان لە شارستانەتی ئیسلامیان نەکەین ئێمە چەند جۆرێک مێژوونووسمان هەیە یەکێک مێژوونووسێکەوەیە کە بە عەقڵی داگیرکراوەکەی کە باسم بۆتان کرد بیرەکاتەوە دائیمەن دێت خۆی بە بچووکترە زانێ خۆی لە عەرەب خۆی بە بچووکترە زانێن لە فارس خۆی بە بچووکترە زانێن لە تورک ئەم جۆرە مێژوونووسانە سێرەکەی بچۆ مێژووی ئەو مێژوانەی بۆمان نووسراوەتەوە یەکێکی پیاوێکی گەورەی و کەمال مەزهەر بچۆ ئەوەندە وەکو عێراقچیەک مێژووی نووسیەتەوە بۆ ئێمە شۆڕشی شێخ مەحموود کردووە دە بەشێک لە شۆڕشی بیست مع العلم شێخ مەحموود لە ساڵی 1990 دژی ئینگلیز وەستاوەتەوە داوای سەربەخۆی کوردستانی کردەوە گیراوە براوە بۆ هیندستان هەر لەبەرەوەی شێخ مەحموود شێخە جۆرێک ئیتیجاهێکی ئیسلامی هەیە ئێمە هاتوین محاولەکەین بیکەنە جوێک ئینێکی عێراقیانەی پێ بدەین مع العلم شێخ مەحموود پیاوێکی کەسێکی زۆر گەورە بووە دیبلۆماسیەتی شێخ مەحموود زۆر گەورە بووە لەگەڵ ڕووسا
نامەی نردووە کە ڕووس کۆمەنیست بووە، نامەی نردووە بۆ ئەتاتۆرک، نامەی نردووە بۆ شیعەکان، نامەی نردووە بۆ ئینگلیزەکان، نامەی زۆر کەس محاولەی کردووە بۆ دەوڵەتێکی کوردی دروستکە. ئێمە هاتوین لە ڕێگەی تێکشکانی لێدان لە ڕموزەکانی خۆمان، کەسێکی وەک شێخ مەحموو، کەسێکی وەک شێخ سعیدی پیرانەک ئەڵێن ویستوێتی دەوڵەتی خلافەت زیندوکاتەوە، کە ئەمانە هەمووی ئەسڵ و ئەساسی نییە، بەڵام پیاوێک بووە هەستی بە مەسئولیاتی خۆی بەرامبەر نەتەوەکەی کردو. هاتوین ئەو ڕموزانەی خۆمان بچوو کردوێتەوە بەو عەقڵەی کە داگیرکەرەکان پێمانیان وتووە. ئێمە پێویستە مێژوو ئەنووسینەوە، مێژوویەک بنووسینەوە کە ڕۆحیەتی داگیرکراونی عەقڵمان نەک لە ناو کۆمەلگاکەمان بسڕینەوە، بەڵکو لە ناو نخبەکانیشمانە بسڕینەوە. ئەویش بەچی بە تەبەنیکردنی ئەو شخصیەتانەی کە لە مێژووە دەور و کاریگەریان هەبووە لە کۆمەلگای ئێمە. ئێمە ئەگەر بگەڕێن هەر بۆ کورتی باسی کەم، ئێمە وەکو کورد نظریەکەی یا تیۆریەکەی مینۆریسکی باسیەوەکە کە ئێمە خاوەنی شارستانەتی میدیاین. ئەمە ساغ بووەتەوە و لێ بووەتەوە کە ئێمە خاوەن ئەو شارستانیەتین. بەڵام لە فارسەکان کە کوورشە، ینی هەر کچەزای آخر پادشای میدیە کە باوکی فارس بووە، دوایەوە دێت باپیرەی خۆی ڕوخێنە. ئیتر لەو کاتەوە ئێمە دوای ڕوخانی میدیەکان و هەخامەنشینەکان کە دێنە سەر دەسەڵات، ئیتر ئێمە دوورەخرێنەوە لە پلەکانی دەسەڵات و ئەبینە بە گەلێکی پەرتەوازە. تا ئەو لەحزەی کە ئیسلام دێت، ئێمە گەلێک بووین کە خاوەنی چەندین دین، یعنی ئەو بەشەی کوردستان کە لەلایەن بێزەنتیەکە ڕۆمانەکان داگیرکراوە مەسیحی بوونە کوردەکان، ئەو بەشەی کە لە ژێر دەسەڵاتی ساسانیەکان ئەژیاون زەردەشتی بوونە، ئەو بەشەی کە سربەخۆ بوونە لە چیاکانی زاگرۆس دینێکی کۆنی میتریایی ئەوانیان هەبووە. کەواتە ئێمە کاتێکە ئیسلام دێت چەندین دینی جیاجیامان هەیە و هەر منتەقەیەکی کوردستان جیاجایە. بەڵام یەک شتان بیر دێنمەوە، هەموو مێژوو نووسەکانی عەرەب لە ئیبن ئەسیر و ئیبن الکەسیر و ابن الخەلەکان و تەبەری و هەموو ئەوانە باسەکەن کوردستان لە دیاربەکرەوە نیشتمانی کوردەکان بووە هەتاکو ئەهواز، هەتاکو بەسرە. ینی بچن من هەموو مێژوەکان ئەوانم دەرکردووە کە ئەو شەڕانەی کە کوردەکان کردویانە لە دەوروبەری بەسرە کردویانە لەگەڵ یەکەم فتوحاتی ئیسلامیەکە دێت. فتوحاتی ئیسلامی خۆمان نەزانین بە چەند قۆناغێک تێپەڕیوە کە ئیسلام دێت بۆ کوردستان و بە چەند شێوازێک. مێژوو نووسەکان کوردەکان کردیانەتە دوو بەشەوە، هەندێکی پێی وایە ئێمە بە زۆری شمشێر بووینەتە موسڵمان، هەندێکیش پێی وایە ئەمانە کێ ئەڵێن ناسیۆنالیستەکان ئەڵێن ئێمە بە زۆری شمشێر ببینە موسڵمان. ئەوانشی کە بڕیان بە ئاینی ئیسلامێ یا ئیسلامین پێیان وایە ئەڵێن نەخێر ئێمە هەر ئیسلام هاتوو یەکسەر داوای ئیسلامیمان قبول کردو کۆمەلگاکە بەبێ شەڕ بووینەتە موسڵمان. لە ڕاستی ئەمە هەردوو بۆچوونەکە جۆرێک لە حقیقەتی تایە و جۆرێک لە مغاڵەتەی تایە. حقیقەتی یەکەم ئەوەیە کە ئێمە یەکەم جار کە ئیسلام دەست بێ فتوحات دەست بێکە لە سەردەمی ئیمامی عومەرە، ئەبوو بەکرە تەبعەن دەست پێەکە، بەڵام ئەبوو بەکر شەڕەکانی شەڕی داگیرکردن و یا پەلهاویشتن بۆ ئیمپراتۆرەتی گەورەکان نەبووە، ئیمپراتۆرەتی ساسانی و ئیمپراتۆرەتی بێزەند، بەڵکو لە سنوورێکی محەدەد بووە، شەڕی کەڕوفەڕ بووە لە سەردەمی ئەبوو بەکر سدیقە. بەڵام لە سەردەمی ئیمامی عومەرە ئەم شەڕانە دەست پێکات بە شەڕی پێش قادسیە، شەڕی زەنجیر هەیە، دوای ئەوە تر شەڕی قادسیە دەست پێکە، دوای شەڕی قادسیە ئەوە شەڕی جەلەولا دەست پێکە. والحاصل فتوحاتی ئیسلامی بەوە دەست پێکە کە بەشی هەرە زۆری وڵاتی ساسانیەکان ئەکەوێتە ژێر دەستی موسڵمانەکانەوە، موسڵمانە عەرەبەکان، هێشتا ملەتەکانی تر موسڵمان نەبوونە. خاڵێکی زۆر گرنگەیە کە من ئەو هەموو مێژوانەم خوێندەوە، مێژووی تەبەری، مێژووی ابن ئەسیر، مێژووی ابن کەسیر، مێژووی بەلازەری، هەموو ئەو مێژوانەم خوێندەوە، لێ بۆم دەرکەوت لە ئەو قۆناغی کە فتوحات دەستی پێکردووە کورد لە پێشەوەی شەڕەکان بووە. زۆربەی هەرە زۆری ئەو مێژوو نووسانە باسەکەن لە بەسرە شەڕ بووە لە بینی سوپای ئیسلام و کوردەکانە لە منتەقەی تەمەنم منتەقانە ئیسا منتەقەی کوردنشین نین،
بەڵام ئەو کاتە کوردنشین بووەوە مێژوو نووسەکان خۆیان باسەکان شەڕێک هەبووە لە بینی تەمان بە سەرچاوەکان بەینەکان هەمووی دیاری کراوەگەر لە کتێبەکەمە دوایە بیننەکە انشاءڵڵا کەوتە بەردەستان شەڕ بووە لە منتەقەی ئیسفەهان شەڕ بووە لە منتەقەی شیراز لە بینی کورد و سوپای ئیسلامە بەڵام دوای ئەوەی کە ئیسلام تەواوەتی کۆنتترۆلی ئیمپراتۆرەتی ساسانیەکە قۆناغێک دەست پێکات تەمان لە سەردەمی ئەبوو بەکر دەست پێکاوە لە سەردەمی ئیمامی عوسمانە بەردەوام بێ لە سەردەمی ئیمامی عەلیە ئەوەستێ بەهۆی شەڕە ناوخۆیەکانی ئیسلام خۆیەوە خەوارج و ئەوانە بەڵام دوای ئەوەی کە ئیسلام ئیستقرارەکە لە منتەقەی ئیمپراتۆرەتی ساسانی دوو ڕەئی هەیە ڕەیەکی ڕەئی ئەرجەحەوەیە کە ئیسلام کەسی ناچار نەکردووە بە تایبەتی ئەهلی کتابی ناچار نەکردووە ببن بە موسڵمان وەلەما مێژوو نووسەکان باس لەوەکەن سەبەبی ئەوەی کە هەموو ئەو ملەتانەی کورد فارس شوێنەکانی تر کە ماونەتەوە یەک زەخت نەکراوە مەجموعەیەک ئەبنە موسڵمان ناوێن مەوالیە مەوالی ئەوانن کە فارسە یا کووردە بێتە موسڵمان پیان وتنە عەجەمیەکان ئەمانە بنە موسڵمان حقوقی بەشێک لە حقوقی موسڵمانیەتیان پێ ئەدرێ بەڵام لە سەردەمی ئەمەویەکانە ئەمانەی کە ئەبنە موسڵمانیش هێشتران لە جزیە کە سەپێنراوە بەسەر غێری موسڵمانە بێبەش نەکراون یعنی حتا ئەوانەشی کە بوونەتە موسڵمان جزیانە لێ وەرگیراوە باج و خەراج لەگەڵ ئەو شتانەی کە ئەو فەرزانەی کە لەگەڵ لەسەر موسڵمانەکە بەڵام کە یەکێک ئەبوو بە موسڵمان نەئەبوو بە موسڵمان کەس زەختی لەسەر نەکردووە کە ببێ بە موسڵمان بەشی هەرە زۆری کورد و بەشی هەرە زۆری فارس حتاک و سەردەمی ئەمەویەکان کۆتایی دێت هەر لەسەر دینی خۆیان ماونەتەوە سەبەبەکەی سەبەبێکی اقتصادیە ئیسلامەکان عەرەبە موسڵمانەکان باجێکی یەکجار زۆریان دەستکەوتووە لەوە حتا ویستویانە زەویەکانیان داگیرکەن ئیمامی عومەر قبوڵی نەکردووە دوو شاری تری دروست کردووە و ڕێگەی نەداوە عەرەبەکان تێکەڵی فارس و کوردەکان ببن شاری بەسرەی دروست کردو شاری کوفە ئەم شارانە مەحەسکەر بوونە دوایەوە قەبیلە عەرەبەکان هاتوون بۆ منتەقانە لە سەردەمی ئەمەویەکانە وردە ئەمانە زیاتر دێن قەبیلەی زیاتر دێت قەبیلەی زیاتر دێت ئەمجا پەلا هاوێژن بۆ شوێن بەڵام ئیمامی عومەر قبوڵی نەکردووە زەوی لە هیچ کەسێک لە غێرە ینی ئەو لە کورد و فارسەکان وەرگێ هێشتنیوە سەر لەسەر زەویەکەی جزیە لێ وەرگردون جزیە بەنسبەت کورد و فارسەوە لە چاو ئەو پارەیە کە لە سەردەمی ساسانەکانە لێوانەوە ڕەنگیرە زۆر کەمتر بوونە لەسەر دینی خۆ دەمێنیتەوە جزیەیەک دەی کە کەمترەویش دیفاعکردنە لە بری دیفاعکردنە ئیسلام دیفاعت لەکە ئەتپارێزێ تۆ ئەو جزیە ئەدەی بەرامبەر هین بەرامبەر ئەیدەی بە بەیت المال هێشتیانەتەوە کوردەکان وەکو لەسەر دیانەی خۆیان ماونەتەوە لە سەردەمی ئەمەویەکانە بەشی هەرە زۆریان ماوەتەوە هەتاک و سەرەتای سەردەمی عەباسەکانە کورد نەبووە بە موسڵمان و فارسیش نەبووە بە موسڵمان لە سەردەمی ئەواخری عەسری عەباسیە هینێکی خۆشتان بۆ بگەڕمەوە لەسەرەوە ئەواخری عەسری ئەمەویە لە خۆراسان زەختێکی زۆر موسڵمان بەیت المال کەمە بێتەوە والی خۆراسان دێت زەختەکە دەسەری نەکە ئەڵێ جزیە زیادەکە لەسەر غێرە موسڵمانەکان ئەوانیش تەحەمل ناکەن ئەڵێن جزیەکە زۆر زۆرە بە نسبەت ئێمە بینە موسڵمان قبول ناکەن ئەو والی خۆراسان لێرە ناوەکەیشی بنووسیوە ئەڵێ من قبول ناکەم ببنە موسڵمان نامانێرن بۆ ئەو وەختە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە یەکێکە لە خەلیفە زۆر عادلەکانی ناو مێژووی ئیسلامی نامانێرن ئەڵێ کاکە ئێمە ببینە موسڵمان ئەم والیەت ناردەوە بەلێ ئێمە قبول ناکە ئەڵێ ئیلا بێ هەر لەسەر دینەکەی خۆتان بێنەوە جزیەکەیش بدەن ئیتر ئەویش ئەڵێ نا قبولە تەواو موسڵمانیەتیان قبولە ئەویش نامانێری ئەڵێ من قبولی ناکەم ئەمانە لە ترسە ئەبنە موسڵمان لە ترسی باجەکە ئەبنە موسڵمان من تاقییانەکەم وە خەتەنەیانەکەم ئەتر پیاوی گەورە دێنن سرێ بۆ بگرن خەتەنەیانکەن و هینیانکەنەوەانە عمەری کوڕی عەبدولعەزیز نامەیەکە نێرێ ئەڵێ ئیمامی ئەڵێ محەممەد جاء داعيا وليس خاتنا يعني محەممەد پێغەمبەر هاتووە بۆ داعی بووە بۆ موسڵمانکردنی خەڵک هاتووە هیدایەتی پێ نەگووە خەتەنەچی چۆن تۆ چۆن ئەوە ئەەکەی
ئەم هەر قبولی نەکردو ئەخیران ئەو والیە عەزل کردووە والیەکی تری دانەوە هێشتوێتی تر وردە خەڵک هاتوونەتە ناو دینی ئیسلامیەوە و لەبەرەوەی ئەمەویەکان زۆر بیرکردنەوەیان بیرکردنەوەیەکی عەرەبیانە بووە ینی ئەوەندەی قەبیلەی عەرەبی بووە ینی هەر قەبیلەیەکیان لە سەردەمی ئەمەویەکانە هاتوونی تر بۆشی هەر زۆری کوردستان لە سەردەمی ئەمەویەکانە داگیر کراوە و قەبیلەی زۆریان هێناون بۆ کوردستان نمونەی ئێستا کە دیاربەکر ناوی دیاربەکرە بۆچی ناوینە خۆی ناوی ئامەدە بەڵام ئەوان ناوێن ناوە دیاربەکر لەبەرەوەی قەبیلەی بەکر بن ڕەبیعە هاتوون بۆوێ لێ ژیان و شارەکەیان داگیر کردو ناوێنیا دیاربەکر جەزیرەی ابن عومەر کە جەزیرەی بۆتانە خۆمان پێڵێن جەزیرەی بۆتان ئەوان هاتوون لێ ناوێنیا جەزیرەت ابن عومەر ینی بردویانەوە زەویەکانیان لەسەر خەڵکە بە زۆر چەندوە لە سەردەمی ئەمەویەکان ئەمەویەکان وردە دوور کەوتنەوەتەوە لە مەسائلی دینی ئەوەندە نزیک بوونەوەتەوە لە مەسائلی دنیایی بۆ پارەکردن ئەتر ئەو مێژونووسەکان شتی زۆر خراپە گەڕنەوە لە سەرهینەکان کە جۆر هەیە پیا شەرمەکە باسی ئەو هەندێک لەو خەلیفە ئەمەویەکان بکە کە چیان کردووە بەرامبەر بە غێر موسڵمانەکان غێر عەرەبەکان شوێنیان لێ داگیر کردوون کوردەکانیان ڕاوناوە هەرچەند ناچاری کوردەکانیان کردو توێنە ئێوە کوردن هین عەرەبن بە ئاساس جا لێرەوە مێژووی کوردەکان و فارسەکان هەڵگەڕانەوەیەکی یەکجار گەورەکەن لە ئەمەویەکان بە سەرکردایەتی ئەبوو مسلمی خۆراسانی کە زۆربەی هەرە زۆری مێژوونەسەکان ئەو کەسانەی کە هینە ئەیسەلمێنە کە ئەبوو مسلمی خۆراسانی قایدێکی کوردی بووە قیادەوەی ئەو شەڕانەی کردووە کە ئەمەویەکانی ڕوخاندووە عەباسیەکانیان هێناوە سەر دەسەڵات عەباسیەکان نەرمتر بوونە و ئیشیان کردو لەسەر نزیکردنەوەی کورد و فارس و ئەمانە لە خۆیان و لە ئیداریتر بوونە لە ئەمەویەکان زۆر عەرەبانە بیریان کردو ئەمان عەرەبانە بیریان نەکردو هەم وەکو موسڵمان بیریان کردوتە هەم وەکو ینی ڕێزیان لە نەتەوەکانی تر گردووە باج و خەراج و ئەمانەشیان کەمتر سندەوە زۆربەی هەرە زۆری کورد و فارس و میلەتەکانی تر لە سەردەمی عەباسیەکانە ئەبنە موسڵمان دێنە ناو دینی ئیسلامەوە و لێرە تر مشارەکەی کورد لە شارستانەتی ئیسلامیە دەست پێکات و لێرە بەس یەک شتان بەبیرمێنمەوە لێرە مێژونووسە عەرەبەکان بە تایبەتی شەر نییە هەر عەرەب بن چونکە زۆربەی هەرە زۆری مێژونووسەکان تەبەری ئەمانە هەر عەرەبیش نین خەڵکی ئەو منتەقەی تەبرستان و ئەوانە بوون هاتوون مێژووی ئێمەیان چۆن نووسیوەتەوە ینی کوردیان گەڕاون بزانین کورد چیە چنەتەوەیەکە هەر ملەتێکیان خسوەتە سەرینە بەڵام مێژووی ئێمەیان کردووەتە جۆرێک لە دێواندنیان کردوین سێ جۆر تیۆریان خسوەتە ڕوو لە مێژووی ئیسلام ینی کتێبە مێژوو نووسە ئیسلامیەکانە خوێنی تۆ سێ جۆر کورد سێ مێژوویە یەکێکەوەیە کە ئێمە نەوەی جنۆکەین چۆن نەوەی جنۆکەین تەمە تا ئێستش ئەمە جۆرێک لە عەقڵی عەرەبیە ئەمە هەرماوە بۆی کە حەزرەتی سلێمان هەشتا جاریەی هەبووە چل لە جاریەکانی ماوەیەک غایب بووە لە هێن چل لە جاریەکانی جنۆکە دەستی لێوەشان دنیا تعدای جنسی لێکردوون ئەمانە دوای هاتووەتەوە سێرەکە هەر چلیان حامیلن و توێتی دەریان کەن بە قسەهینەکەن ئەکردوهن لە جیبال یعنی بیان نێرن بۆ شاخەکان ئەیتر ئەم چلژنە کە ڕۆشتنە لە ئەم شاخی زاگرۆز لێ دانیشتون وردە مناڵیان بووە و هین بووە زیادیان کردووە کورد نەوەی ئەو جنۆکانن جۆرێکی تر لە مێژوو نووسین بۆ کورد کە کراوە یەکێکەوەیە کە کورد نەوەی کورد عەرەبە کوردەکان عەرەبن بۆ عەرەبن ئێمە نەوەی عومەری کوڕی ڕەبیعەی نازانم چی پێم شەش پشت ئەمان بنەوە سەر عەرەب بەڵام ئەمە بۆچی کراوە بۆ کراوە کە هاتوون زەوی کوردستان داگیرەکان جۆرێک لە شەرعیەت بدەنە خۆیان کە ئێمە هێنین ئێمە کاتی خۆی چەند عەشرەتێکی عەرەبی هاتوونەتە کوردستان لەگەڵ فارسەکانە تێکەڵ بووین زمانێکمان بۆ خۆمان دروست کردو ناوی زمانی کوردیە ئێمە بە ئەسڵ ئەمانەین ئێمە بە ئەسڵ عەرەبین بەڵام زمانەکەمان گۆڕاوە ئەمە جۆرێک لە مێژوویەکی ترێ زیاتر شیعەکان و فارسەکان ئەینووسنەوە ئەوەیە کە کاتی خۆی دوومار لەسەر شانی زەحاک دەرچووە زەحاک مارەکانە بێ مێشکی بەشەریان بخواردە هەر جارێک دوو کەسیان هێناوە
دەرخواردیان داوە دوایە یەکێک لە ئاشپەسەکان یەکێک لە کەسەکانی ئازاد کردووە لە جیاتەوە مێشکی بەرخێکی تێکردووە ئەو کەسە کە چۆتە شاخکەن لە شاخە ئەو کوردانە کۆبوونەتەوە زیادی کردووە کورد ئەم مێژووە دائیمەن ئێمە دەرکراوین لە مێژوو دەرکراوین لە مێژوو بچۆت تا ئێستایش آخر جار من ڕۆژێک هینێکم خوێندەوە دەکێک داوا کە تەمانەمە حتا هەندێک جار دایانێتە پاڵی پێغەمبەر ئەم جۆرە ڕیوایەتانە ئەسڵ و ئەساسی نییە بەڵام زۆربەی ئەرە زۆری ئەگەڕێی سێرەگەی شیعەکانە ئەو جۆرە مێژوانە بۆ ئێمە دروستەکەن هەموو هەدەفەکەی چییە؟ هەدەفەکەی ئەوەیە کە ئێمە شایانی هین نین ئەوەی کە باسم کرد لە سەرەتا کە ئێمە مێشکمان کۆنتترۆل کرێ کە ئێمە ئەسەن بەشەریش نین ئەمە لە ئەساسە خۆمان بەشەر نین خۆ ئێمە بەشەر نین شایانی ئەوە نین حکم ڕانی بکەین شایانی ئەوە نین نازانم چی بکەین ئیتر بەم شێوازە ئێمەیان ڕاهێناوە لەسەرەوەی کە ئێمە مێژوومان نیە تەمان بەداخەوە گەورەترین مێژوونووسی کورد کە بەتلیسیە هەر ئەم سێ شتە ئەڵێت خۆشی قەنەعەتی بۆ ئەڵێ هەر ئەم سێ شتە ئەڵێ احتیمال یەکێک لەم سیانە بێت کە ئێمە ئەوانین بەڵام بە زەعیفبوونی دەوڵەتی عەباسی کوردەکان وردە وردە کەونە خۆیان بەشداریەکی چالاکەکەن لە ئەو شۆڕشانەی کە دژی عەباسیە و لە چەند ناوچەیەک کورد بۆ خۆی دەوڵەت دروستەکە یەکێک لەو دەوڵەتانە دەوڵەتی حەسنەویەکانە کە زۆر زۆر گرنگ بووە تر هەر بەشی هەرە زۆری ڕۆژهەڵاتی ئێران بەڵێن ڕۆژهەڵاتی ئێستای کوردستان ئەگرێتەوە بە لە مەندەلیەوە تا سەرەوە تا ئازەربایجانەوە ناوە حەسنەویەکان ئەوانە قیادەی دەسەڵاتیان هەبووە و دەسەڵات حتا سکە و پارێشیان لێداوە بەڵام لە چوارچەوەی چییە لە چوارچەوەی دەوڵەتێکی زەعیفی عەباسیە خاڵێکی ترکە گرنگم لە مشارەکەی کورد ئەوێوبیەکانن ئەوێوبیەکان ئەیتر هەموو مێژوونووسەکان اعترافەکەن بەوەی کە ئەو مێژوونووسانەی سەردەمی خۆیان اعترافەکەن کەمانە کوردن و مشارەکەیەکی یەکجار گەورەیان کردووە لە دروستکردنی دەوڵەتێک کە زۆربەی هەرە زۆری مێژوونووسەکانی ئەو سەردەمە ناوێن دەولەت الئەکراد پێڵێت دەولەت الئەکراد ینی بە ناوی دەوڵەتی کوردەوە ناونراون و بە ناوی کوردیشۆ فەرمانڕەوایان کردووە بەڵام فەرمانڕەوایەکی ئیسلامیانە بۆ دیفاعکردن لە سنووری دەوڵەتی ئیسلامی و بەرامبەر بە خاچپەرستەکان من کۆڕێکم کرد لە سلێمانی برادێک کە خۆی زۆر بە ڕۆشن بیرەزانێ خۆی زۆر بە نەزانێت کاک بابەکر لێ بوتی ئەگەر ئێمە مەسیحیەکان داگیریان کردنە ئێستا بە خۆمان دەوڵەتی مەسیحی بووین زۆر مهمە بووین میشتم آخر تۆ هەڵەکەت لەوایە باسی سەردەمێکی مەسیحیەکەی مەسیحیت لە قیمەی دواکەوتنا بوو لە سەردەمی شەڕی خاچپەرستەکانە ئەو پەڕی دواکەوتن بوو ئەم ناوچانە حتا سعاتیان لە دەوڵەتی عەباسیەوە هێناوە بۆیە سعاتەکان شکاندە وتیانە شەیتانی تایە بە پێچەوانەوە ڕۆژهەڵاتی ئیسلامی شارستانەتی ئیسلامی شارستانێتێکی زۆر پێشکەوتوو بووە و کوردیش بەشدار بووە لەو شارستانێتە ئەوان دواکەوتوو بوون ئەگەر ئەوان باتنە ئێمەیان داگیرکرا ئێمە ملەتێکی زۆر داگیرکراوە دواکەوتوو بووین بە پێچەوانەوە سەلاحەدینی ئەیوبی کە نێشتووە خاچپەرستەکان وڵاتەکانی ئیسلامی بڕوخێنن خزمەتێکی زۆر گەورەی هەموو ملەتەکانی موسڵمان و بە تایبەتی کوردیشیان کردو لە ڕاستیە شارستانێتی ئیسلامی بەس لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی تر بە تایبەتی کە توانی بەرامبەر بە شارستانێتی مەسیحی بوەستێتەوە یەکێکە لە شارستان ینی پێشکەوتنێکی زۆر گەورەی بەخۆیان بینی بەڵام کێشەکە لەوایە کات تا سەلاحەدین ئەو منتەقەی سنوورەکانی لەگەڵ خاچپەرستەکانە یا مەسیحیەکانە پاراست لەم لاوە مەغۆلەکان هجوومیان کردبوو بەغدایان داگیر کردو و بەغدا خۆتان ئەزانن لە دوای داگیرکردنی بە چ کارە ساتێکە تێپەڕی و یەکێ لە کێشە گەورەکانی ئەوەیە کە سەلاحەدین دوای مردنی خۆی ئەڵێ 7 دیناری جێهێشتووە ینی هیچ تەماحی دنیای نەبووە ئەم پیاوە خۆزگە تەماحی دنیای هەبووە و کوڕەکانی هەرێکێک مەلیکی شارێک بوون مەلیک ناوی مەلیک بووە مەلیکی مصر بووە مەلیکی یەمەن بووە مەلیکی شام بووە مەلیکی ئەوانە بووە بەڵام کوڕەکە هینی هێنابوو مەملوک خۆتان زانی ینی مڵکی ئەمان بوونە هێنابوونی ئەم مەملوکانە کە لە ماڵی پادشاکانی ئەیوبیا بوون ئەمانە لێیان هەڵگەڕانەوە و مەمالیک دروست بوو دوایەوە عوسمانیەکان دێن
بەڵام لەو قۆناغا کە باسم کرد ئێمە خەڵکێکی یەکجار گەورە بەشداری لە شارستانەتی ئیسلامیا کراوە، ینی بەسە ئینسا بچیت مێژوو خوێنیتەوە بە شێرە زۆری ئیبن ئەسیر نووسیەتی ئیبن ئەسیرێکێکە لە خەڵکی جەزیرەی بۆتان بووە. ئیبن سەلاحی شارە زووری هەیە، پیاوێکی یەکجار زۆر گەورەیە، زیاتر لە 20 کتێبی هەیە لەسەر فقی ئیسلامی و دین و فەلسەفە و ئەوانە، خەڵکی شارە زۆر بووە لە سەردەمی سەلاحەدینە ئەمانە زۆر بوژاونەتەوە. ئیبن حاجب هەیە، ئیبن حاجب باوکی هەر لە عەشیرەتی ئەیوبیە و بۆیە پێڵێن ئیبن حاجب چونکە باوکی حاجبی برایەکی سەلاحەدین، ینی پەردەوانی برایەکی سەلاحەدین بووە. ئەوەندە تەتەوەری کردووە، ئەوەندە پێشکەوتووە کە ئێستا کتێبەکانی بژمێرم کۆتایی نایە، ئەوەندە کتێبی زۆرە، هەر لە سێرچێک بکەن لە هینەکانە بۆتان دەرەکەوێت چەندین کتێبی هەیە و ئیبن الحاجب. لە بواری مۆسیقا ئێمە زریابمان هەیە، زریاب ئیتر ئیبن خەلدون باسیەکە کە لە مووسڵەوە ئەچێت لە جەزیرەوە دێتە مووسڵ، لە مووسڵەوە چێتە ئەندەلوس کە مۆسیقای شەرقی ئەمەندە ئەبوژێنێتەوە تا ئێستاش کاریگەریەکانی لەسەر دنیا هەیە، ینی ئەو نۆتە و ئەوانە گشتی ئەو دایناوە. ئێمە خۆمان نەکردەوە خاوەنی ئەم جۆرە خەڵکانە. ئەگەر بچیت سەیری خەتکەی ئێستا ئێمە هەرچی خەتاتی مەشهورە لە کوردەکان، ئەم پێشەوەی بێم سعاتێک پێشەوەی بێم بۆیرە هەر بە سدفە سەیری هینمە کرد، سەرێک لە ئینستاگرامە بوو، باسی گەڕەکێکەکە لە مەدینەی منەوەرە، باسەکە کە ئەم گەڕەکە هەر ناوی حەی ئەکراد، ئەڵێ کاتی خۆی کوردێک کڕیوێتی گەڕێکێکی زۆر گەورە، ئێستا هەر بە ناوی حەی ئەکرادەیە 2 کیلۆمەتر لەینە، ئەڵێ کاتێک کە ئەم کڕیوێتی ئەو کوردە کڕیوێتی خەڵک گاڵتەی پێکردوتی ئەنا هەر کەسێک بچێ بە وەکو وایە هینە چینەوە لە مەنفا بژی. ئێستا یەکێکە لە خۆشترین گەڕەکانی مەدینە. بچیت سەیری لە خەتاتە مەشهورەکانی عالەمی ئیسلامی باشترین خەتاتەکان خەتاتە کوردەکان. جا خۆشبەختانە ئەوانە ئەو کوردانە چیان کردووە؟ هەمویان لەقەبی ئەلکوردیان بۆ خۆیان داناوە، ئەلکوردی. بۆچی؟ بۆی نەفەوتێ، ینی ئەو کاتە شانازی بە کوردبوونی خۆیەوە کردووە، بۆی نەفەوتێ ئەو مشارەکانەی خۆیانیان جێهێشتووەتەوە. من لە لوبنان بووم، لە لوبنانە بخوێن بەشی زۆری ئەلئەیوبی هینمە بینی، تابلۆمە بینی ئەلئەیوبی ئەلکوردی لە لوبنان، لە ترابلوس، شاری ترابلوسوانە. چوم کە پرسیارم کرد سێرەکەم، هەمویان ئەمانە لەو کوردانن کە کاتی خۆی لە سەردەمی سەلاحەدینە هاتوون لێ ماونەتەوە بۆ شانازیکردن، لەبەرەوە ئەو وەختا ژن و ژنخوازنی کورد نەبووە، عەشرەتی کورد کەم چووە لەگەڵ سەلاحەدینە، بۆی لەقەبەکەی بمێنێتەوە ڕۆژێر لە ڕۆژان لەقەبی ئەلکوردی بۆ خۆی داناوە. تا ئێستا ئەو لەقەبە ئەلکوردیە ماوەتەوە، لە سوودان هەیە، لە مسر هەیە، لە یەمەن هەیە، لە ترابلوس 13 والی ترابلوس کورد بوونە، هەندێکیان خەڵکی سلێمانی بوون. من کتێبێک هەیە ترابلوسی لوبنان، ئەڵێ چکە لێ ماستەرمە خوێن، مشارەکەتیکردنی کورد لە سەردەمی عەباسیەکانە گەشەی کرد و چەندین ئیمارەت بۆ کورد دروست کرا، و لە سەردەمی عوسمانیەکانە ئێمە کاتێک عوسمانیەکان دێن ئێمە زیاتر لە 5 دەوڵەتی سربەخۆمان هەیە، سربەخۆی بە معنای کامل سربەخۆ، بۆی کە دراوەکەیە. ئەمە دکتۆر ئەمیری حەسەنپور ناوی ناوە ناسیۆنالیزمی فیوداڵی، یعنی لەبەرەوەی دەوڵەتی کوردیە، چونکە سکەکە بە ناوی ئەو ئیمارەتەوە ئەبووە، ئیمارەتی بۆتان، ئیمارەتی جەزیرە، بابان، ئەمانە هەمویان هینی خۆیان هەبووە. نوێژی جومعان کە یەکێک بووە لە سەروەری، یعنی یەکێک بووە لە نەمادەکان ڕەمزەکانی سەروەری وڵاتێک، نوێژی جومعە بە ناوی ئەمیری ئەو وڵاتەوە، ئیمارەتی بادینان بووە. من لەو ماوە ڕۆشتم بۆ ئیمارەتی بادینان، قوبەهان هەیە، مەدرسەی قوبەهان هەیە، تا ئێستاش ئاسارەکەی ماوە، یعنی لە بەرامبەر ئەزهەر بووە،
فەلسفەیان تیا خوێندووە، هەموو شتەکانی تیا خوێندووە، مەدرسەکە تا ئێستاش ماوە، هەتاکو ساڵی 34 مەدرسەکە ماوە، بەڵام ئێستا ئاساری مەدرسەکە ماوە. منافسەی ئەزهەری کردووە، ئیمارەتی بادینان ئەو مەدرسەیانە دروست کردووە، لە دیاربەکر بە هەمان شێوە. کەواتە ئێمە مشارەکەیەکی گەورەمان لە شارستانێتی ئیسلامی هەتاکو ڕوخانی ئیمپراتۆرێتی عوسمانیش آخر والی آخر مفتی دەوڵەتی عوسمانی خەڵکی هەولێر بوو، ئیبراهیم حەیدەری، دوای ئەوە دێتەوە بۆ عێراق. بەشی هەرە زۆری سەرکردەکان و والیەکانی دەوڵەتی عوسمانی لە کوردەکان بوون، بۆ چووکە کوردی دارەیە بوو، بەڵام سیاسەتی دەوڵەتی تورک یەک شت بووە، دەوڵەتی عوسمانی یەک شت بووە، دائما نخبەی کوردی لە کوردستانە دوور خستوەوە بردوێتی بۆ شوێنی تر، مەسەڵەن بۆ محەممەد عەلی پاشا کە خەڵکی کوردستانە ئەیبا دەکاتە والی مسر، پێشتر کردوێتە والی یەکێک لە ئیمارەتەکانی خۆیان لە منتەقەی ئەوروپا. کوردی لە نخبەی خۆی دابڕیوە، لە گەلەکەی نخبە کوردەکەی دابڕیوە لە کوردستان، بردوونی لە شوێنی تر دایمەزران، حتا کاتێک کە ئیمارەتێکی ئەڕوخان لە ئیمارەتە کوردیەکان هینەکانی ناکوشت، سەرۆکی ئیمارەتەکانی ناکوشت، بۆ نمونە بنەماڵی بەدرخانەکانی نەکوشت، بەڵکو بردنی لە ئەستەمبول داینان و پۆستی پێدان لە شوێنی تر، شەمزینیەکانی نەکوشت، بردنی لە شوێنی تر یا دووری خستنەوە بۆ شوێنی تر یا ئەیکردنە والی شوێنێکی تر، بەڵام نەیەڵا لە کوردستانە بۆین بۆی بۆچی بێ تەواصل نەمێنێ لە بینی کورد و نخبەکانی خۆی. خۆتە نەزان نخبە کۆمەلگا ئەبات بەڕێوە، کوردستان دابڕابوو لە نخبە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە، خۆتان زان لە سەردەمی قاجاریەکان و پێش قاجاریەکانیش سەفەویەکان بە هەمان شێوە مامەڵیان کرد، دەوڵەتێکی وەکو ئەردەڵان 600 ساڵ بەردەوام بوو، یعنی لە سەردەمی دەوڵەتی سەفەوی تاکو سەردەمی دەوڵەتی قاجاریەش ئیمارەتی ئەردەڵان بەردەوام بوو. ئێستش ئەوەی کە چووە سەردانی سنەی کردووە ئەبینێ لێ ئەو شارستانێتی کە ئەوان بنیادیان ناوە. گرنگترین شتەوەیە کە هەرێک لەو ئیمارەتانەی کە دروست بوونە چەندین شاعری گەورە گەورەی لێ هەڵکەوتووە، مەلای جەزیری، ئەحمەدی خانی، لای خۆمانە سێ کوچکەی بابان کە دروستە بن، نالی و سالم و کوردی، هەموو ئەمانە کە دەوڵەتی سربەخۆی کوردی دروستە بێت جۆرێک لە سربەخۆی ئەو ڕۆڵە کاریگەرە ئەبین زمانی کوردیە گەشێتەوە. کاک بابەکر پرسیارێکی گرنگی کرد، بۆچی ئێمە نەبووین هەموو بوو بە دەوڵەت ئێمە نەبووینە دەوڵەت. لە ڕاستیە یەکێک لە بۆی خستمە دوایی چکە بۆی بابەتەکەش زۆر سەرتان نێشێنم بە بابەتێکی وا زۆر قوڵە زۆر بەرفراوانە، لەوانەیە لە پرسیارەکان هەین قسەی لەسەرکەین. لە دوای ئەوەی کە کوردە بێ بە موسڵمان سێ مەذهبی سەرەکی هەیە لە بڵێن لە فقهی ئیسلامیە. یەکێک شافعیە کە کورد هەر ئەکسەری شافعیە، بەشێکی ئەبێتە شیعە و ئەو کوردانەی کە ئەو تورکەکانی ئەچنە سەر مەذهبی حەنەفی. کێشەکە لە چیایە؟ لە حەنەفی ڕێگە ئەدرێ غێری عەرەب ببێت بە خەلیفە و ڕێگە ئەدرێت تۆ بە زمانی خۆتیش بخوێنی. کاتی خۆی فارس ئەکسەری پێشەوەی ببنە شیعە ئەکسەری حەنەفی بوونە، کە پرسیارەکەن ئێمە بۆمان هەیە شعر و شت بنووسین بە زمانی خۆمان، لەبەرەوەی حەنەفین ئەوانەی کە شارەزای مەذهبی حەنەفین ئەڵێ بەڵێ بۆتان هەیە. چەند نمونەیەک دێننەوە کە کاتی خۆی سەلمانی فارسی کاتێک فارسەکانە چن بۆ لایەن پیان ئەڵێن ئێمە کێشەمان هەیە نازانین لە قورئان نوێژ نازانین بکەین، ئەم زمانە نازانین چی بکەین، ئەوش تەرجمەی نوێژی بۆ کردوون، تەرجمەی قورئانی بۆ کردوون بۆ فارسی، کەواتە بۆیان هەیە. فارس دەسەکەن بە لە سەردەمی سامانیەکانە دەسەکەن بە زیندووکردنەوەی زمانەکەی خۆیان. تورکیش بۆیە ئەبنە حەنەفی لەبەرەوەی ڕێگان پێدا ببن بە
خەلیفەی مسلمانان چکە بە گوێرەی شافعیەت بەس ئەبێ قورەیشی عەرەب بێت و قورەیشی بێت ئەمجا بۆی هەیە بێتە خەلیفەی مسلمانەکان کەس بۆی نییە هیچ ملەتێکی تر بۆی نییە و گرنگتری لەوەی شەوەیە کە من لە دراسەم کردەوەیە لە زمانی ئەسڵی ئەبێ زمانی چی بێت لە شافعیە زمان ئەبێ عەرەبی بێت یعنی ئەو کەسەی کە عەرەبی نازانێت ئیلا بێ هەر فێری عەرەبی بێت بۆیە ئەبینی زمانی کوردی زۆر درەنگ تەنها زۆر درەنگ زمانی کوردی دەسەکرێت بە نووسین ئەوش لە ئەنجامی یاخیبوونی هەندێک لە زانایانی شافعی کاڵێن کاکە ئێمەش وەکو فارس بۆمانەیە کوردی شعر بنووسێ ئەوە بووتر نالی و سالم و ئەحمەدی خانی و ئەوانە سەرەڵەدەن ئەڵێن بۆ فارسی بێ بۆ ئێمە نەمان بێ حتاکو ساڵی 1920 من دراسەیەکی تایبەتم هەیە لەسەر ساڵی 1920 کە دێن کوردیە نووسن زۆر لە مەلاکان تووڕا بنە چۆنە بێ کوردی بنووسێ یەکی وەکو مفتی پێنجێنی شعرێکی زۆر گرنگ دانێ لەسەر ینی بەڵێ باشە بۆ فارس قەیناک ئەوە وتمان عەرەبی زمانێکی پیرۆزە بەس فارسی و تورکی کەی پیرۆزترن بۆچی ئێمە نەمان بێت ینی تاکو ساڵی 1920 ڕێگان نەداوە هەندێک لە مەلاکانی خۆمان هەندێک لە مەلاکانی خۆمان ناڵێم هەمووی ڕێگان نەداوە تۆ بە زمانی کوردی بنووسی ئەمجا دوایەوە یاخیبوونێک دروستە بێ ناسیۆنالیزم من ناو لە کتێبەکەمان ناونە ناسیۆنالیزمی دینی کوردی کە ئەمە بەداخەوە لای مێژوو ئەمە دائیمەن دێن هەر کەسێک تۆزێ بیرکردنەوەی دینیەیە دەرێکەن لە مێژووی کورد کاکە ناسیۆنالیسمە ئیسلامە ئیسلامیە بەڵام ئیش بۆ کوردەکە کاتە بۆچی من ئەمە دەرکەم ئەمە بەشێکە مەدرسەیەکە لە ناسیۆنالیزمی کوردی مەدرسەیەکی دینیە بڕوای بە دینەکەی هەیە و بڕوایشی بە ناسیۆنالیزمی و حەزیژەکە دەوڵەتی کوردی دروست بێ دائیمەن ئێمە محاولەماکردەم جۆرە خەڵکانە دەرکەین لە مێژووی خۆمانە و باسییان نەکەین و بە کەم ئەهەمیەت گرنگ بیزانین من ئەمەوێت لەوە دەرچین ینی لەو کتێبێشمە هەموو هەدەفی کتێبەکەم ئەوەیە کە دووشتە هەدەفی ئەوەمەیە کە ئەو هەستی خۆ بە کەم زانین و خۆ بە بچووک زانینە لە ناو ناخی خۆمانە بسڕینەوە مسلمانێکی کورد ئەتوانێت کوردێکی پاک بێت باشە کۆمونیستێکی دەتوانێت کوردێکی پاک بێت ئەسڵ هەندێک جار کۆمونیستەکان زەربەی وا گەوریان لە ناسیۆنالیزمی کوردی داوە کە هەر هیچ ئیسلامیەک زەربەی وای لێ نەداوە من نمونەیەکتان بۆ باسکەم ئەوژەوەیە لە ڕسالەی دکتۆراکەمە باسم کرد ساڵی 1940 تا ساڵی 1945 یەک کورد نەوێراوە جگە لە سەربەخۆیی داوای هیچ شتێ بکە قاعیدەکەی کێ بۆ شێخ مەحموود بووە هەموو ڕەفیق حلمی بووە هەموو ئەمانە داوای سەربەخۆیی کوردستانیان کردو ساڵی 45 کۆمونیزم یا حزبی شوعی لە عێراق زۆر بە قووەتە بێ حزبی توودە لە کوردستانی ڕۆژهەڵاتە زۆر بە قووەتە بێ بەش ێرە زۆری کوردەکانە بن بۆ ناو خۆیان عقلیان نەسڕنەوە ئەڵێن داوای سەربەخۆیی مەکەن داوای ستالین پێتانی وتو تێتی چارچەوەی ئێوە داوای حکمی ذاتی بکەن دوایەوە ئەسڵەن گومانە خەنە سەر باشە ئێوە ئومە نەتەوە ئەبێ 5 ڕوکنی هەبێت ئێوە بزانم هەتانە زەوی مشتەرەکتان هەبێ زمانی مشتەرەکتان هەبێ کللتوری مشتەرەکتان هەبێ مێژوی مشتەرەکتان هەبێ اقتصادی مشتەرەکتان هەبێ ئێخۆ کورد اقتصادی مشتەرەکی نییە ئێکو کورد خۆ زەویەکانی نەدراوەتە من کەواتە ئێوە نەتەوەی ژنین لە ساڵی 45 گەیەتە ڕادەیەوە کە حزبی شوعی عێراقیە ئینکاری بوونی نەتەوەی کوردەکە ئەڵێ ئێوە نەتەوە نین و بەشی زۆری کوردەکانی ژەڵێن ئێمە نەتەوە نین لەو سلێمانیە شەڕی گەورە دروست بووە لەسەرەوەی کە ئێمە نەتەوە نین کاکە ئەسڵ نەتەوە نین خەڵکی وان ڕۆشنبیری گەورەی وامانەیە و توێتی ئێمە گورگستانمان بیستووە بەس کوردستانمان نەبیستووە ناوی نایرم چونکە دوای زۆر پەشیمان بوونەوە لەو جۆرە قسانەی خۆیان لە کوردستانی ڕۆژهەڵاتی جوایە لە کوردستانی باکووری جوایە ڕئیسی حیزبی شوعی کوردستانی عێراق کورد بووە ڕئیسی حیزبی شوعی کوردستانی تورکیا کورد بووە ڕئیسی حیزبی شوعی کوردستانی سووریا کورد بووە کوردەکانی بەشی هەرە زۆری تا قاسملوو دێت ڕزگاری هین ڕزگارەکات چیناوە حیزبی دموکرات ڕزگارەکە لە دەستی حزبی توودە و نەوشیروان مستەفا دێت کورد چەپەکانی کورد ڕزگارەکە لە دەستی لە ژێر دەستەیی بۆ
ئەوە نیەتر مارکسیزمی لینینیزمی مارکسیزمی نازانم چی ئەوانە ڕزگارەکە ئەڵەکەکە وەرن کۆمەڵە بێت دەبێت کۆمەڵەیەکی ناسیۆنالیستی بێت باشە ئێمە کەڵک وەرگرین لە حزبی چەپ لە فکری چەپ یا لە ئایدۆلۆژیای چەپ بۆ ڕزگاری نیشتمانی نەک ئێمە من ببمە بەشێک لە چەپ من لەم کوردستانە ناتوانم بەش کرێکارانی دنیا ڕێخم بەڵام دەتوانم کەڵک وەرگرم لەوە ئەفکارە بێرمی لێرە کوردستانی پێ ڕزگار ئێمە گەورەترین کارەسات و کۆسب لە بەردەم هەمومانە ئەوەیە کە ئێمە ئەو ئیحساسی خۆ بە کەمزانینە لە ناو ئێمە بەڕادەیەکە کە کاریگەریەکی یەکجار زۆری کردوتە سەر نخبەی ئێمە خۆی زۆر بە کەمەزانێت لە بەرامبەر نخبەی عەرەبی لە بەرامبەر نخبەی تورکی لە بەرامبەر نخبەی فارس و ئەمە خەریکە ئەم نخبانەی خۆمان بەدەستی خۆمان ئەم خۆستی خۆ بە کەمزانین و کۆڵۆنیالکردنی عەقڵەی خۆمانە گوێزینەوە بۆ کۆمەلگاکەمان عەرەب مەسەلێکی هەیە ئەڵێ جەوع کەلبەک یەتبەعک بەتایبەتی لەم دوایە هاتن لە ڕێگەی ئەم ناسیۆنالیستە موزەیەفانەی خۆمانەوە و لە ڕێگەی برسیکردنی خەڵکەوە وایان کردو کە ئێمە ڕزگارخەری خۆمان بە کێ بزانین بە عێراق بزانین عێراقێک کەیتر ئەمڕۆ تەقریرێک بڵاو بووە شەشەمین وڵاتی گەندەڵە لەسەر ئاستی دنیا یعنی دووسێ وڵاتی وەکو هێن سۆماڵ و ئەمانە لە پێش عێراقۆن ئێمە ئەوە بە ڕزگار خۆمان بزانین وامان لێ هاتووە خەباتی خۆڕزگارکردن و گۆڕینی سیستەمی کوردستانمان گۆڕیوەتەوە بۆی کە با عێراق بێ عەرەبێک بێ ڕزگارمانکە نا خەباتی ئێمە ئەبێ خەباتێک بێت لە دژی گەندەڵەکانی خۆمان لە دژی ئەو کەسانەی کە داگیرکەرەکان پێیان وایە ئەمانە ڕزگارکەری ئێمن ئەمانە ڕزگارکەری ئەمە نین ئەمانە نوێنەرە ڕاستەقینەکانی ناسیۆنالیزمی کوردی نین ئەمانە ئەیانەوێت ناسیۆنالیزمی کوردی لە چوارچەوەی عێراقا ببێ ناسیۆنالیزمی کوردی لە چوارچەوەی تورکیا بێ ئەمە ئەو ترسەیە کە داودۆغڵۆ لە بیدایە باسم کرد ئێمە کاتێک دێین خۆمان بەدەستی خۆمان کێشەکانی خۆمان چارەسەرەکەین لە ناو خۆمانە چارەسەرەکەین و بەغدا بە چارەسەر نازانین ئەو وەختە من پێم وایە ئەو کاتەیە کە ئێمە گەڕێنەوە بۆ ئەو مشارکەتە گرنگی کە کردومانە لە شارستانێتی ئیسلامیە ئەتوانین لە شارستانێتی کوردیە بۆ خۆمان دروستیکەین ئەو دەوڵەتەی کە کاک بابەکرێڵێ بۆ خۆمان بنیادی بنین بەڵام بە شەرتێک یەکگرتوو بین و ئامانجەکەشمان دیاری بێسەر بەخۆی کوردستان بێت نەک ئامانجێکی مەحەلیوانە بێت وە گرنگترین شتیش کە ئەمەوێت لەو کتێبەمە پێی گەیشتم و ئەمێ پێی بگەم ئەوەیە کە ئێمە شەرم نەکەین ئەستا شانازی بکەین بۆی کە ئێمە دەورێکی گرنگمانە بووە لە شارستانێتی ئیسلامیە و شخصیەتە گەورەکانی خۆماندانە بێنین پەیکەریان بۆ دروستکەین لە کوردستانە سەلاحەدین هەموو ئەو شخصیەتانەی کە ڕۆژێر لە ڕۆژان لە شارستانێتی ئیسلامیە دەوریان هەبووە ئێمە بێن شانازی پێ بکەین فیلمیان لەسەر دروستکەین پەیکەریان لەسەر دروستکەین کۆنفرانسیان بۆ دروستکەین بیانێنینەوە ناو کۆمەلگا و تەبەنیان بکەین ئەمە گرنگترین شتە کە ئێمە بیکەین و ئەوەی ئەمە ئایدۆلۆژیات ناچارمان نەکا وەڵا مادام سەلاحەدین بۆ ئیسلام ئیشی کردو کاتە بۆچی من بێم تەبەنیکەم بۆ ئیسلام ئیشی کردو لەو قۆناغا لەو قۆناغێکە بۆ مەسائلی نەتەوایەتی نەبووە بەڵام شخصێتێکە فارس چەند عەرەب چەند حەزەکە تۆ وازی لێبێنی بیبا بۆ خۆی تورک چەند حەزەکە وازی لێبێنی بۆیە من وازی لێبێنم ئەبێ ئێمە تەبەنایکن حەقەتی نییە توێتی من کوردم ئەڵێ ڕووی کردوتە ئاسمان و توێتی خوایە ئەمانەی یەک نەگرن بۆ حەتاتە چکە ئەمانەی یەک بگرن بە شەریەت وێرانەکەن تر ئەوە پێیان ناوێنان نەعلەتە پیرۆزەکە نەعلەتێکمان لێکراوە کە ئەبێ هەتا ئێمە بەو نەعلەتە بچین کە یەک نەگرین بەشی زۆری مێژونووسەکانەوە یەکێک لە کێشەکانمان تەنازل نەکردنە بۆ یەکتری ئێستا خۆتان زانێت لە کوردستانی عێراق کاکە واز لە بەدرخانیەکان بێن واز لە بەدلیسیەکان بێن واز لە سەردەمی ئیمارەتی بابان بێنین بعد بێن ئەم دوو حیزبەی لای خۆمان سێرەکەی لەسەر هەموو شتێک ڕێکەون بەس لەسەرەوە ڕێک ناکەون کە مەسەلەن هەرێمی کوردستان بەهێزکەن هەموو دنیا ڕزەختت لێکا کە تۆ بیت دەوڵەتێکی هێزی پێشمەرگە ڕێخەی ئامادە نین ڕێکی خەن سەبەبەکە چییە سەبەکەیەوەی کە باسم کرد دائیمەن داگیرکەرەکانی کوردستان هاتوون نخبەیەک ئێڵنەوە لە ناو کووردا بژی نخبەیەکە کە تەریقەی تەفکیرکردنی بیرکردنەوەی زۆر مەحەلی بچووک خۆی حیزبەکەی خۆی
بنەماڵەکەی خۆی عاشرەتەکەی خۆی زۆر مهمترە بەلای خۆیەوە. کاتی خۆی هەر نمونەیەکت بۆ بێنمەوە لەناو بەدرخانەکانە. بەدرخان پاشە پیاوێکی زۆر گەورە بوو، گەیشت بۆ ڕادەیەکی ئەوەی ترسکەی لێدا مەسیحیەکانی ئازاد کردبوو، جۆرێک لە ئازادی و هێنی دروست کردبوو. عوسمانیەکان هاچی هجومیانە بۆ سەرەکرد هەموو جار تێکشکاون، هەموو جار ئەخیرەن چوون ئۆرۆپایان تێگەیان ئەمانە بووبنە دەوڵەت خەتەرێکی زۆر گەورە بۆ ئێمە دروستەکە. تەنانەت لە موعامەرەکردن لەسەر ڕوخانی ئیمارەتی بەدرخانەکانە فەرەنسا و بریتانیاش مشارەکەیان کرد، بەڵام هەر نەڕوخا، هەر بە قوت بوو. ئەخیرەن چون چیان کرد؟ هاتن ئامۆزایەکی خۆیان هێنا لە ناو خۆیانە، ناکۆکیان دروست کرد، ئامۆزاکەی هات ڕوخاندنی بە حساب تورکەکانیان کاتە شت، دوایەوە هاتن خۆشیان کوشت. کاتە ئێمە دائیمەن ئیش لەسەرەوە کراوە کۆمەلگای ئێمە نوخبەیەک نوێنەرایەتی ئێمە بکە کە ئیحساسی قەومی زۆر لاواز بێ. من نمونەیەکی تریشتان بۆ دێنمەوە لە ئێستا ئێمە کەسێکمانەیە علی قەرەداغی، مامۆستا علی قەرەداغی لە اقتصادە زۆر شارەزایە، لە هەموو شتێکا شارەزایە و پیاوێکی ئێستا سەرۆکی زانایانی موسڵمانانە. بەڵام ئەم پیاوە بۆ مەسائلی کوردی تورکیا کە ئەفرینی داگیر یەک بەیاننامەی دەرنەکرد لەسەر هینەکە. قەرەزاوی ساڵی 1910 من بەیاننامەکەی قەرەزاویم کاتی خۆی لە هینەکەی خۆما دەرکرد، بەڵاو کرد. من 2 ساڵ لە لوبنان لەگەڵ فەڵەستینیەکانم لەوانەی خەڵکی غەزە بوون، یەکێ لە برادەرەکانیشم لەم شەڕەی ئەخیرە شەهید بوو کە باسم بۆیانە کرد کورد ئاوایە و کورد بەدبەختەوە کورد داگیرکراوە دابشکراوە دەستیان کرد خەریک و مێشکیانە تەق. ئێمە چۆن نەمانزانیەوە ملەتێکی موسڵمانی وایە؟ ئێوە دەورتان چییە؟ کە باسم کرد مامۆستا علی قەرەداغی کووردە، سەریان سوڕمە ئەو پیاوە چۆن کووردە و باسی هین نەکردووە. قەرەزاوی بەیاننامەکەی قەرەزاویە ساڵی 2010 دەری کردووە، باسەوە کە داوا لە چەپ ڕاست قەومی نازانمچی تورکەکە هەمووتان یەک بگرن لە دژی حیزبی عومالی کوردستانی. لە کۆنگرەی هەیە عولەمای المسلمین لە ئەستەمبول کە ئەبەستری. وتم ئەم بەیاننامەکەم پیشاندان، ئەوان هەموویان سەر بە ڕەوتی ئیخوان من و برادەرانی کە باسیەکەم، وتیان چۆن بەیاننامەی وا دەرکرد؟ ئەمە پیاوێکە شێخێکە پیر بووە و نابێ ئێمە نەیزانیوەوانەوە. وتم مڵا مامۆستا علی قەرەداغی کووردە لەگەڵیایەتی خەریک بوون، ینی دڵیانە تەقییان و چۆن ئەمە نەیتوانیوە قسێ بکە. ینی پیاوێکی گەورەی وەکو مامۆستا علی قەرەداغی توانێت دەورێکی گەورە ببینێ بۆ کۆمەڵگای ئەمە، کەچی بەداخەوە ئەو دەورە نابینێ ئێستا کە ضروریە بیبینێ. سەرەتا بە خێرات قوربان. ئەلبەتە کە هەواڵەکەمان زانی کە جەنابەتی خۆشحاڵین بە تایبەتی لە شاری وڵبڕانت نەژیم و بە تایبەتی گەیشتمە خزمەت جەنابەت. بە خێراتی میوانە بەڕێزەکانیش دەکەین، خۆشحاڵم بە خزمەتان گەیشتین. زۆر شتی جوانت باس کرد دکتۆر، دەستەکان خۆش بێ و لەشتی ساق بێ ڕەبی. ئەلبەتە بەندە یەکێک لەو کوردانەی کە لە ژیانی غەریبە ئەتیاژیان دەبێنە سەر و لە خزمەتیان برا بەڕێزانە کە لێرەین. من ئیمام و خەتیبی مزگەوتیشم ئەلبەتە بەردەوامینە لە خزمەتیەوە پیاوانە ئەمڕۆکە وتاری جمعام هەبووە، وتارەکەشم لەسەر زڵم بووە. ئێتێگە و زڵمە کورد بیکە، عەرەب بیکە، تورک بیکە، ئینگلیز بیکە، کەسە بیکە، زڵم هەر زڵمە. و دیفاعکردنیش لە هەر کەسێک کە زڵمی دەکرابێ ئەگەر بەدەر لە هەر دیانەتێکی هەبێ، ئەگەر مسلمان بێ ئەگەر غەیری مسلمانیش بێ، واجبە لەسەر ئینسانی مسلمان دیفاعی لێ بکە لە هەر شوێن و لە هەر مەکانێک تەکابێت. ئەوە دین وامان پێ دەڵێ. جەنابەت زۆر ڕژاند و دەستت خۆش بێ ئەخوا لەوە چی هەندێشتی بڵێم تێبینیم هەبێ. مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە جەناب باسی لێوە کرد، یەکێ لەو قیادە گەورانەی کە میلەتی کوردی شانزانەزی پێوە دەکات کە بریتە لە سەلاحەدینی ئەیوبی. سەلاحەدینی ئەیوبی وەکو جەناب ئیشارەتت پێدا هەتا لە ناو عەرەبدا و لە ناو قەومەکانی تریشا هەرێکە دەیانێت بەلای خۆیان ڕای بکێشین. و حتا هیچێک لەو کەسانەی کە لە مناقەشەیەکە عەزت دووری لە کۆبوونەوەیەکە لەگەڵ سەرانی ڕۆژنامەی عەرەبیە شەڕە سەرەوە کە سەلاحەدینی ئەیوبی کە ئەسڵ عەرەب بووە. ئەلبەتە کەس ناتوانین کاری لەوە بکات کە سەلاحەدینی ئەیوبی کورد بووە و شافعی مەزهەبیش بووە و عەقیدەی ئەشعەریشی هەبووە.
صلاح الدين ئەیوبی بەداخەوە دەڵێم وای لێ هاتووە لەناو گەلی کوردی ئێمەدا تەنها خەڵکە ئیسلامیەکە دیفاعی لێ دەکات و باقی خەڵکەکانی تر دژایەتی دەکەن. ساڵی 1997 بوو زامیان 98 بوو جەژنێکی ڕەمەزان بوو لەگەڵ جەنابی مامۆستا محەممەد سەنگاوی خوا لێی خۆش بەیاخوا وتی ماڵی کاک محموود سەنگاویە بۆ نەچین جەژنە پیرۆزێکی لەکەین. چوین دانیشتن و زۆری پێخۆش بوو. کاک محموود سەنگاوی ئەمە خۆی مەڵبەتە من لێ مەوجود بووم بۆ قسەکەی کرد وتی مامۆستا ساڵێکیان لە دیمەشق بووین لەگەڵ جەنابی مام جەلالە چوین بۆ لای قەبری صلاح الدینی ئەیوبیە وتی قەبرەکەمان بینی مەسەلەن داڕما بوو خزمەت بوو خزمەت نەئەکرا ئەوانە وتم مام جەلال ئەمە نەسی قسەی کاک محموود بوو وتم مام جەلال ئەمە هیچ نەبێ قیادێکی کورد بووە بەناکرێ ئەم قەبرە بم شێوازە بمێنێتەوە خەڵکی لە وڵاتانەوە بۆی دێسەیری ئەکا با پارێکی تا سەرف بکەین و خزمەتی بکەم ئێماریکە محموود کەی ئەو مشکلی ئێمەیە ئێمە کەی لەگەڵ دیناین دێ ئەم صلاح الدینە یەکێکی وەکو ناپلیۆن دێتەوە سەر قەبرەکەی و ئەڵەوە جارێک من گەڕامەوە یەکێکی وەکو چەردڵ کە دوای ئەوەی کە حملەی سەلیبی ڕووەکاتە وڵاتانی ئیسلامی و مسلمانە وڵاتانی ئیسلامی جایەکی داگیرەکەتەوە بەتایبەتیەتە سەر قەبری صلاح الدین یەکێکی وەکو پۆتین لەم شەڕانەی سووریادا بەتایبەتی چۆتە سەر قەبری صلاح الدین ئایا ئەم کابرا کە خۆ چەندەها ساڵیش کە وەفاتی کردووە ئایا ئەمە گەورەترین شانازنی بۆ گەلی کورد کە ئەمە قەقەیلێکی گەورەی وەکومان هەبووە جا لە ضمنی قسەکانی جەنابی کاک دکتۆر کە ئیشارەتی پێدا لە مەذهبی ئیمامی شافعیدا مەذهبی ئیمامی شافعی لەناو هەر چوار مەذهبەکەی ئەڵبەتە ئێمە 21 مەذهبمان هەیە لە ئیسلامدا بۆ معلوماتتان بەڵام ئێمە لەناو هەر چوار مەذهبەکەیە لەناو ئەم 21 مەذهبەدا چوار مەذهبمان وەرگرتووە مەذهبێکیشمان هەیە مەذهبێکی تر مەذهبی ظاهری باشە کە ئەوە زاتم معتەبر نییە و بە هەمان شێوە مەذهبێکی تریشمان هەیە کە هەر معتەبر نییە مەذهبی ئیمامی ئیبن تەیمیەیە کە زۆرینەی محاکمی کوردستان و عێراقیش ئیش لەسەر مەذهبی ئیمامی ئیبن تەیمیە کە بەتایبەتی لە مەسائلی تەلاقدا ئەوش کوردە خەڵکی حەورانی منتیقەی تو کوردە لای سووریایە کە عالمێکی گەورەیە گەبن بڵێم ئیمامی ئیبن تەیمیە وەکو شافعیە کەمتر نییە نەکەم باشە بۆچی ئومەی ئیسلامی لەناو 21 مەذهب چوار مەذهب هەڵەبژێرێ زانایان دەڵێن لەبەرەوەی ئەم چوار عالمە گەورە لە بەردەم دەرگای سوڵتانەکاندا نەبوون ئیمامی ئەحمەد و ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی و ئیمامی مالکی لە سەردەمی خۆیاندا کە دەسەڵاتداری ئیسلامیش بوون زوڵمیان لێ کراوە سجن کراون ئەزیەت دراون تەنانەت لە مەدینەوە ئیمامی شافعی بە کەلەپچەکراوی دەهێنە بەغدا بە بەردەمی هارونە ڕەشید کە ئەمیری واتە بڵێ قائیدی منتیقەی مەکە تهمەیەکی بۆ ئیمامی شافعی هەڵکردبوو کە گوایە داوای شۆڕشی کردو بەرامبەر بە هارون ڕەشید جازانایان دەڵێن مەذهبی ئیمامی شافعی یەکێکە لەو مەذهبانەی کە زۆر نەرمە جەنابتان پێرە بینیتان ئەردۆگان سەردانی میسرێک وا بوو بە تایبەتی لە سەردانەکەی ئەردۆگان بۆ میسر داوا ئەکان سەردانی قەبری ئیمامی شافعی بکات کە لەکوێیە لە میسردا بە دوواداچوونم بۆ کرد باشە ئەمان حەنەفی مەذهبن خێرە ئەم شافعی ئەردۆگان لێرە ئەگاتە سەر قەبری ئیمامی شافعی و داوا ئەو کات سەردانی قەبری بکات خۆمە ئەگەوا بۆ بچا بۆ عێراق بۆ لای ئیمامی ئەبوو حەنیفە دەڵێن ئەردۆگان ئێسەکانە قەناعەتی وایە مەذهبی ئیمامی شافعی یەکێکە لە مەذهبە نەرمونیانەکانی ئومەی ئیسلامی و قەناعەتیشی وایە تورک ڕاکێشە بەلای مەذهبی شافعیدا بە تایبەتی حیزبەکەی ئەو بۆ ئێستادانی کردووە و ئەو کارێشی کردووە و ئەم بەرنامەشی لە ساڵی 2012دا بەرنامە هەیە بۆ بەڵام بۆی کێشەی سیاسەکان کە ڕوویدا نەیتوانی سەدانی بکات بۆیە ئەمەی کرد کاک دکتۆر باسی لێک من یەکەم جارێکە ئیبیسم ئایا لە مەذهبی شافعیدا ڕێگە ئەدرێ بەوەی کە خەڵکانێکی غەیری عەرەب بە قائید بە تاکید ئەبێ بۆ ئیمام بنمونەی صلاح الدین کە قائیدێکی گەورەی ئومە ئیسلامی بۆ دەسەڵاتی بەسەر هەموو مسلماناندا هەبووە خاڵێکی تر جەنابی کاک دکتۆر ئیشارەتی بێدا شەڕی کوردەکان لە بەسرا جەنابی کاک دکتۆر مێژونووسان هەموو جارە لەوە دەکەن شەڕی مسلمانان لە منتیقەی بەسردا شەڕی فارس بۆ لەگەڵ عەرەبەکاندا باشە بە قیادەی قەعقاعی کوڕی عەمری تەمیمی و هەمان شێوە شەڕێکی فارسەکانیش کە بریتی بوو لە هورمزیار و ڕۆستەم کە قائیدی جێیش بۆ ئەو جۆرەشانە کە بە ئەسیریش گیرا بوون و برانە ناو مەدینەشەوە و یەکێک لەوانشی کە ئیمامی عومەری شەهید کرد ئەبوو لولوی مەجوسی بوو کە کابرایەک بوو فارس بوو لە شەڕەکانی ئەگیرا و دوای تۆڵەی دەوڵەتی فارسی خۆی لە ئیمامی عومەر کردەوە مێژونووسان دەڵێ شەڕی کوردەکان واتە کە سوپای مسلمانان کە گەیشتە منتیقەی کوردەکان منتیقەی جەلەولا بوو کاتێک کە جەیشی مسلمانان دەگەنە منتیقەی جەلەولا فارسەکانیش تەمان دەسەڵاتیان هەبوو و
شار زور و منتیقان هەموو لەژێر دەسەڵاتی ئەواندا بووە جێیشێک دروست دەکەن قیامەی پێشی جێیشەکە کوردەکان دەبن کە بە قیادەی کوردێک دەبێت کە ناوی قوبادە و چاڵێکیش دروست دەکەن لە پشتی جێیشەکەی ئەمانیشەوە جێیشی فارسەکان دەبێ جێیشی موسڵمانان کاتێک کە دێن دەڵێ کاکە ئێمە شەڕمان لەگەڵ ئێوەدا نییە ئەزانی ئێوە کە ژێر دەستن دەزانن کە ئێوە گیرۆدەی دەستی فارسەکانن ئەگە شەڕمان لەگەڵانەکەدن ئێوە حکم و دەسەڵاتی خۆتان بکەن قائیدی جێش کە قوبات دەبێ بەم قسانە قەناعەت دەکات و باشە کە کاتی کە جێشەکە دێ جێشی موسڵمانان شەڕ ناکەن و کاتە فارسەکان دەزانن کە بەڕاستی ئەمە خیانەتیان لێکراوە فارسەکان ڕادەکەن و ئەو کاتە قوبات دەبێتە قائیدی منتیقەکە و فارسەکان و منتیقەدا نامێنەوە مێژ و نووسان دەڵێنێکی لە حکمەتەکانی مەسئلەی باوەشکردنی کورد بە ئیسلامدا هۆکارەکەەوە چی بووە لەژێر زوڵم مستەمی دەسەڵات دوو ئیمپراتۆریەتا بوون کە فارسەکان بوون لەگەڵ ڕۆمەکانە بوون بۆیە جابانی کوردی کە مامەسای شارەتی پێدا خەڵکی منتیقەی لای دیار بەکرد دەبێ و هێشتا لەژێر سوڵتە و دەسەڵاتی ڕۆمەکاندا دەبێ بە نوێنەرایەتی کوردەکان دەگاتە مەدینە بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و دەستە جریشی بەهەدێ بۆ دەبا کە یا ڕەسوڵ ئێمە حاڵمان ئاوایە وەزعمان ئاوایە دوڵاتمان داگیر کراوە و زوڵمان لێکردن و سەرانەیەکی زۆرمان لێ دەسەندێت و بەو شێوازە ئەجا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێی دەڵێ بگەڕێرەوە ئەگە خوای گەورە یارمەتیمامدا ئێمە جارێکتر دەگەڕێنەوە لاتان ئەوانە خۆ جێیشی موسڵمانان کاتێک کە هاتوون یەکێ لەوانە کە مفاوەزات دەکات لەگەڵ ڕۆستەمی فارسەکان دەڵێ ئێوە چیتان دەوێ دەڵێ ئێمە هاتووین بەندایەتی بەندەکان دەرکن لە بەندایەتی بەندەوە بۆ بەندایەتی خوا واتە ئێوە خەڵکیەکەن بە عەبدی خۆتان بەڵام ئێمەمانەوە خەڵکەکە بکەین بە بەندایەتی خوا بۆ ئەوەی لەژێر سوڵتە و دەسەڵاتی ئێوەدا نەبن و کاتێکیش مسلمانان ئەخەنە مەچینە مەنتیقەی شارە زوور ئەوانە دەشتی شارە زوور لە ئەنجامی سەوزایەکی زۆر کە تێرەکاتەوە ڕەشەکاتەوە بۆیە لە مێژونووسان لە دەشتی شارە زوونان بە ئەڕد و سەواد ناو بردوواتە زەوی ڕەشەکە ئیمامی عومەر نامە دەنێرێ بۆیان بەوان پێ دەڵێت دەڵێت لە ویادا مەمێننەوە ئەو ئەرزە خاوەنی خۆیان هەیە ئێوە بڕۆن لەو مەنتیقانە تێپەڕن کوردەکان خاوەن و وعد و بەڵێنی خۆیانن ئەوانەی کە خاوەن و وعدی بەڵێنی خۆیانون عەرەبەکانن کە لە منتیقەی لای بەسڕە و کوفە و منتیقەی شامەوانە عقدیان لەگەڵا کردن دوای لێ هەڵیانە پێشەوە بۆیە پێغەمبەری خوا لە حەدیثێکە ئیشارە بۆ دەکات کە عێراق ڕەسی فیتنەیە و عێراق ڕەسی فیتنەیە بەڵام تەماشاکەی بە نەسی قورئان کوردستان ڕەسی فیتنە نییە لە تووفانی پێغەمبەر نوحدا سەلامی خوای لەسەر بێ مامەسە جەنابی ئاگادارە خوای گەورە کاتێک کە ئیتر زەوی بەشەریت لەناوە با تەنها ئەو مەنتیقەیەت ئەو خەڵکە دەمێنێتەوە کە لەگەڵ پێغەمبەر نوحا دەمێننەوە سەر ڕووی زەوی یەک پارچە ژیان نامێنێ پێغەمبەر ئەپارێتەوە پێغەمبەر و دوعای گیرایە ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين خوايا لشوينك كان داما بزني كشوينك مبارك به باش ما ويك خواي پروردگار لچو ايجر سنتو بلا مكي پیغمبر نوح واستوت على الجودي لسا شاخي جودي جرت اي درگي سنتو اي جودي كرسان يا كرسان نيا بالتاكيد من زوج على قبل عرب كان او كيشو مشاق مناقشه مان هبو وتما كاكا لدواي مكه ومدينه وقدس كردستان يتشكلوشن بيروزانا شلون والي وتم او انا عايد والي كاتا كمان حجي قرانم هنا وكلامي خوام هنا حجيكي نامين البرامبر من بوسطو اقل من قصي خوم بينهم ولا قصي تورنانا كمان او اتك جودي هاتو برا جودي لشويه لكردستاني تركيا اما لا قال كثير قد ما ذاكن كاتا زونا كانت پاشان ابو مسلمی خراسانی جناب مامسا اشارتی پیدا ابو مسلمی خراسانی کورد نبووە ابو مسلمی خراسانی بە ئەسڵ فارس بووە و لە دەوڵەتی عوسمانیدا قەتڵ و عامێکی ئەمەویەکانی زۆری کردووە لە تۆڵەی چی لە تۆڵەی بەرامبەر ئەوەی کە فارسەکان لیان کوژراوە و لیان بڕاوە و دوایش هەر ئەبوو مسلمی خراسانی ئەبوو جعفەری مەنسوور بانگی دەکات و لەبەرەوەی حسابی بۆ ناکات و قوت و هێزێکی گەورەی بۆ دروستکات و حاکمی منتیقەی خوراسانیش دەبێ لە بانگەکات و بە فێڵک دەیکوژێ وآية كل جنوك بوا طبعا أجا قصي بكين أو احترامه بجنابه هكذا سيقصك بي كافر دبي يتم مسلمان بيا مسلمان دبي بو شو خواي جورد دو جورا خلقي دروس كدوا هم إنسان وهم جنوكا إنسان إنسانة جنوكا أجنجي إنسان كي مسلمان هبيته مسلمان إنسان كي كافر هبيته إنسان كي ملحد هبيته بشوازه جنوكش بهماش وجيانه كي تايبتيان هي جنوكي خلقانه كي جوازن لإيوه حتى بۆ معلوماتان بەڕێز دەکانم پێغەمبەر سولێمان کاتێک کە بەلقیسی پاشای منتیقەی یەمەن داوەت ئەکا
جنۆکەکان دەڵێ ئەمە لە جەماعەتی جنە بە بەلقیس دەڵێ پێغەمبەر سەماڕە چۆن ئەزان ئەڵێ تاقی کەرەوە بەچی تاقیەکەیتەوە ئەویش دەچێت چێکە کۆشکی بەلقیس لە منتیقەی یەمەنەوە عفریت بۆی دەگەیەنێتە منتیقەی فەڵەستین و ئاوێکیش دروستەکە بەژێر یا بۆ ئەوەی چی بۆ ئەوەی پێغەمبەر سلێمان بیبینە بزانە ئەمە جنەیاننا بۆچی کە ئاوەکە دەبینێ ئەڵێەوە کۆشکەکەتە بەلقیس دەڵێ وەکو کۆشکەکەی من وایە ینی تەسەوڕ من چۆن کۆشکێم گەیشتۆتە ئێرە ئەڵێ دە باشە بڕۆ ناوی لەویا بەلقیس کراسەکەی بەرز ئەکاتەوە بۆی وازانە ئاوێکە و شەپۆلیا بەڕوا بەڵام بەژێریا ئاوێک ئەڕات بەڵام لە ئەسڵدا شوشەیە لە کە سەیری قاچێکە سەیرەکە قاچی ئینسانە بۆیە جنۆکە لە شێواز و لە شکڵیاندا زۆر جار ئەچنۆ سەر حیوانات یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جنۆکەیەکی گرت دەستی کەر بوو دوو لە ڕووی جەنابتان تێوە دەستیەوە ئاوایەتی لەوە چ جنۆکە لە ناومانە هەبێ بەڵام بە شێوەی ئینسانەکان خاڵێکی تر بەڕێزەکانم زمانی عەرەبی پیرۆزە لە هیچ دقێک ناتوە لە قورئاندا و لە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە زمانی عەرەبی پیرۆز بوو بێت و ئەوانە زانایانی ئێمە کە شافعی مەزهەب بوون کە باسی زمانی عەرەبیان کردووە تەنها بۆ ئەو بووە کە هەتا خەڵکێک زیاتر لە زمانی عەرەبی بخوێنێتەوە و شارەزایی تیا هەبێ زیاتر لە دینەکە شارەزا بێ معلومی جەنابی شانە زمانی عەرەبی زمانێکی دەوڵەمەندە خاوەنی 27 ملیۆن کەلیماتە ئەم یعنی تۆ تەماشاکە بەس تەنها شێر هەفتە ناوی هەیە یەکێکی وەکو حوشتر مەسەلەن بۆ 120 ناوی هەیە کابوو لە دەوڵەمەندیەکەیە زانایانی کورد ئیتیمامیان پێداوە بۆیە تەماشاکەی زۆربەی زۆری زانایانیش لە ناو کووردا هەڵکەوتون بوون و یەکێک لەوانش کە مامۆستا لە بیری چوبێ ئیبن خەلەکان بووە کە زاناکانی تیا هەڵکەوتووە بەڵام زانایان لە ناو فارس و لە ناو تورکەکانە هەڵسوکە بوون بێگومان نەخێر خاڵێکی تر کە ئەویش خاڵی کۆتاییە یەکگرتووی گەلی کورد باشە ئێمە کەڵیم داوای یەکگرتووی گەلی کورد دەکەین ئێمە 30 ساڵ لە دەسەڵاتی کوردی خۆمان حاکمین بەڵام هەر هەمووشمان لە دەسەڵاتی کوردی ڕامان کردو بمانەوێت لەمانەوە کەسیشمان ئامادەنی جایتر بچینە ژێر ئەو دەسەڵاتە لە بەرەو ژیانە وەزعەکردن بەڵام هەر دڵمان بۆیە سوتێ وەکو گەلی کورد لەوە چەمنێکێکم لەو کەسانێ تەنانەت کە کات ئیشەکەم جلی کوردی لەبەرەکەم بۆی کە بەناو خەڵکیاک بڵێم جا قسەی خۆشیتان بۆ بکەم کاک حاجی سەلیم وتی ساڵێکیان لە حەج بوو تەکسیەکمان گر سایق تەکسیەکە سعودی بوو تێ خەڵکی کوێنتی وڵا کوردستان وتی نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی وتی ئەرە وەڵڵا وتی باشە بۆ کچێکم نادەنێ منیش نەوەیەکم هەبێت لە سەلاحەدینی ئەیوبی حاجی سەلیمی وتی دە باشە تۆش کچێکمان بەرە با منیش نەوەیەکمان هەبێت لە عومەری بڕێکەتا چێگەی یعنی لە هەموو شوێنەکە ئێمە فەخر بەوە دەکەین تەنانە منە و برایانە کە چوونەتە حاجەتومە کاکە جلی کوردی لەبەر بکەن با لە دوور و بناسێنەوە کە ئێوە کوردن و نەوەی کوردن ئێمە بەڕاستی کێ بێ حەز نەکات دەوڵەتی کوردی نەبێ کێ بێ حەز نەکات سەربەخۆ نەبێ کێ بێ حەز نەکات بە زمانی کوردی حاکم و دەسەڵات و حکومڕانی خۆی نەبێ من یەکێکم لەو کەسانە کە پێشمەرگەی بزوتەوە بووم لە سیوێکی ئابی دووەمە زانکۆی سلێمانی کە خەریب و تاڵانەکە بە تاقی تەنیا پارێزگاریم لێ کردووە تاکوونێ هێزی تاڵان نەکات سێ دانە جەماعەتی هێزی تاڵانم بە سیارەکە هاتون و بەلۆری تاڵانی زانکۆی سلێمانی بکەن تەقەم لێ کردوون و دوور مخسوونەتەوە بۆی تاڵانی نەکەن ئەوە کە دڵسۆز بن بە خوێندون و خوێندەواری و کەمزانیەوە داهاتی میلەتێکی کورد بووە باشە تا بەیانەکەی بەدەم خۆ بە هیلاکەتەوە زانکۆ تەلەبە هاو جار بەجار و ئەڕۆژوانە و پۆلیسێک و تەلەبێکی لێ بە تەلەبەکە ناوی ڕزگار بوو هەمویان ڕایان کرد بەس من مامەوە دێمە لە دڵسۆزی ماناوامان بووە حەقیقەتێکیش هەیە ئێمە بەڕێزەکانم ناسیۆنالیستی کوردی کاتێک کە هاتووە یەکسەر دەستی بە سیراع کردووە سیراعکردن لەگەڵ ئیسلامدا سیراعکردن لەگەڵ زانایانی ئیسلامدا سیراعکردن لەگەڵ موسڵماناندا سیراعکردن لەگەڵ مزگەوتە سیراعکردن لەگەڵ زمانی عەرەبیدا بۆ لەبەر چی هۆکار چی بێ ئێمە لە کاتێکە ئێمە کۆمەڵە زانامان هەیە ئێمە پێویستە ئیسفادەیان لێ بکەین بۆچی یەکێکی وەکو دکتۆر مستەفا زەڵمی کاتێکە ڕاکا لە دەستی دەسەڵاتی کوردی و ڕاکا لە عێراقا خزمەت ئەکا یاک دکتۆر عەلی قەرەداغی لێ ڕائەکا شتێکی تر بە شێوازەکە کە باسی لێ کرد کاک دکتۆر من دەڵێم حەقی پێ دەدەمەوە حەقیقەتێکە بەڵام ئینسان بێ هەڵە نییە ئەبێ چاکەکانی دکتۆر عەلی قەرەداغیشمان لەبەر چاوا بێ کە یەکێک بۆ لەو کەسانی ئەیغاثەی ئیسلامی و ڕابطەی ئیسلامی لە کوردستان دروست کردووە و ئاوادانێکی تر بەو میلەتە داوە لەو کاتێک کە خەڵک خەریکی براکوژی بوون ئەوان خەریکی خزمەتکردن بوون ئەوەشمان لەبین نەچێ کوردستان وڵاتێکە بەڕاستی بە هەر چوار پاچێکەوە ئەمانە دابەشیان کردین و ئەمانە ماڵیان کاول کردین محمود عەباس سەرۆکی سوڵتەی فەڵەستینی کاتێک کە تیرەزامەی سەرۆکی وەزیرانی بەریتانیا بووتی داوای لێبوردن کە ئێوە بەڵێنی بە فەڵەستینتان پێداگیر کردین لە پەرلەمانی بەریتانی داوەتی بە هیچ شێوازە داوای لێبوردن ناکەین
چێمان چوینە بەردەم پەرلەمانی بەریتانی داوای بکەن لە سایکس بیکۆ بڵێن وەرە چۆن دابەشتان کردین بۆچی وڵاتەیە 800,000 نەفرە وڵاتە بۆچی ئێمە نابینە خاوەنی وڵات ئایا ئەگەر بەیانی من ئێمە ڕیفراندۆمێ بکەین نابین بە خاوەنی دەوڵەت بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بۆ احترافمان پێ ناکە مامۆستا بۆچی جنوبی سوودان مەسیحیەکان کاتێکە ڕیفراندۆم دەکەن یەکسەر احترافیان پێ دەکرێ بەڵام بۆچی من و تۆ احترافمان پێ ناکرێ هەر لەبەر ئەوەی کە ئێمە میلەتێکی کوردین و جیاوازین و بە جیاوازێکی بیر دەکەینەوە ئەلبەتە قسە زۆرە گردیش مازاکە جەنابی مامۆستا پاداشە باتەوە ممنونم بەس هەر لەسەرەوەی ئەبوو مسلمی خۆراسانی تەمان زۆر بیر و بۆچوونی جیاواز زۆر زۆرە لەسەری بەڵام بۆ ساغکردنەوەی ئەسلی هەر لە سەردەمی خۆیان شاعرێکە بووە ناوی ئەبوو دوولامەیە جەناب دایناسی ئەبوو دوولامە هەر لە سەردەمی عەباسیەکانە جعفەری مەنسوورە شعرێکی کاتێک ئەکوژرێت یا ئەیگرن شعرێکە نووسێ لە دژی شعرەکە دوور درێژە بەڵام دوو مەقطع باسەکەم کە ئەیسەلمێنێ کووردە ئەفی دەولەت المەهدی حاولتە غەدرەه بەحساب غەدری لە دەوڵەتی مەهدی کردە مەهدی قەزی عەباسیەکانە ئەلا ئینە ئەهل الغەدر ئاباؤک الکورد بەکێ ئەڵێ بە ئەبوو مسلمی خۆراسانی ئەڵێ حجەتێک بۆ کوشتنی کە ئاباؤک الکورد ئەهلی غەدرن فعلا دوایەوە کە کوژن خۆی ئەم عەباسیەکان دەهێنێتە سەر دەسەڵات بەڵام خودی عەباسیەکانیش ئەیکوژن ئەوە بەڵگەیەکە بۆ ینی هەموو مێژوو نووسەکان باسیەکان کەیترێت بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە بەڵام سەبەبەوەی خۆراسان بووە خۆراسان بە حکمەوەی ئەو لەشکرەی کە دروستە بێت لە دژی دەوڵەتی ئەمەوی نەیانتوانیوە لە منتەقەی بەغدا و ناوابن ناچار چوونە بۆ منتەقەی خۆراسان چکە خۆراسان دوورتر بووە لە مەرکەزی خلافەی ئەمەویەکان خۆتەزانی لە دیمەشق بووە لە بەغدا نەبووە بەغدا وەختە هێشتا دروست نەبووە سەبارەت بەوەی کە ئایا ئێمە شەڕمان لەکوێ کردووە خۆی شەڕی ڕئیسی لە بینی سوپای ئیسلام و سوپای ساسانیەکان دوو هینە مێژوو نووسەکان باس لەوەکەن کە یەکەم جار حتا باس لەوە کرێت کە یەکەم جار مەسەلەی فتوحات لە خەونێکی عەرەبەکانی سنووری هینە ئەڵێ شەو یەکێک لە ڕئیسە عەرەبەکان خەوە بینێ چێ بۆ کە ئەم پێویستی بەوە یەکێک دەرکەوتووە ڕئیسە عەرەبەکانی لەژێر دەسەڵاتی ساسانی شەیبانیەکانە چێت بۆ مەدینە لێ حەزرەتی عومەرە بینێ پێڵێ ئەڵێ من خەوم بینیوە کە تۆ دێیت هەموو عێراقەگری ئەیش لە نوێژی جومعە تەمەنەوە مێژوو نووسەکان باسیەکەن لە نوێژی جومعە لەسێ ئەڵێەوە حارسی کێ شەیبانی هاتووە واڵێ کێ ئامادەیە بۆ فەتحکردنی منتەقەی ژێر دەسەڵاتی ساسانیەکان زۆربەی هەرە زۆری خێڵە عەرەبەکان لەگەڵ یاکەون تقریبان تا ئەگەیەتە نزیکی قادسیە بنە 4,000 کەس لە دوو شەڕ ئاشکێن بەڵام لە شەڕی قادسیە سوپای ساسانیەکان ئەشکێ دوایە دێن مەدائین کە پایتەختی ساسانیەکانەوە ئەگرن دوایەوە بەرەو جەلولا ڕۆن بەشێک لە سوپاکە بەرەوکوێ ڕوات بەرەو بەسرە و ئەو وەختە بەسرە دروست نەبووە بەسرە لە ساڵی 23 و 24 کۆچی وەکو مەعسکەرێکی بچووکی سوپای ئیسلام دروستە بێ بەرەوکوێ چێ بەرەو ئەهواز و منتەقەی شیراز و ئیسفانە چێ من چەند نمونەیەک بۆ بێنمەوە کە ئەو شەڕانە کە کراوە لەو شەڕانە قیادەی شەڕەکان کوردەکان کردویانە لە ساڵی 23 کۆچی عومەری کوڕی خەتاب فەرمانی دا مەکێی ئەیگەڕێتەوە بەلازەری لە لاپەڕە 396 کتێبەکەیە ئەڵێ ساڵی 22 کۆچی عومەری کوڕی خەتاب فەرمانی دا لە ئەجرود العەبید بەرەو قڵاکانی فارس لە نێوان حەڕا و شیراز بەڕێ بکەوێ بۆ پێویستیەک لە هاوڵەکانی یەکێک لە هینەکان قائیدەکان دواکەوێت کۆمەڵێک کورد ئەواڵێ کۆمەڵێک کورد دەوریاندا و لێدا و کوشتیان ئەوە یەکێک لە هینەکان ئیبن کەسیر دەگەڕێتەوە سەیف بن مەشایخە گێڕایەتیوە
کە ساریە بن زەنیم جەناب دەزانی ساریە بن زەنیم یەکێک بۆ لە قاعیدەکانی سوپای ئیسلام بەرەو فەساو دارابگرد ئەو نووسیا دارابجرد دارابگرد ڕۆیشت کۆمەڵێکی زۆر فارس و کورد بۆی کۆبوونەوە لە ڕێگە مسلمانەکانی گەمارۆ دران لەو کاتەدا عومەری ئەمە مەشهورە یاساریە جەبەل یاساریە جەبەل لەو کاتە ئیمامی عومەر لە نوێژی جومعایە کوردەکان و فارسەکان بە گوێرەی ئیبن کەسیر باسیەکە ئەڵێ کوردەکان لەگەڵ فارسەکانە دەوری ساریاندا ویستیان بیکوژن شوێنی نەمابوو پێی نێزانێت چی بکە ئیمامی عومەر لە مزگەوت لەوێ هاوارەکە هاوار دەنگ بەرزەکاتەوە ئەڵێ یا ساریە ئەجەبەل یا ساریە ئەجەبەل ساریە بڕۆ بەرەو شاخەکە ساریە لەوێەوە لە ئەو شوێنە گوێی لە ئەو دەنگەی ئیمامی عومەرە بێ ئەگەڕێت ڕاکات دەچێتە شاخەکە لەوێ خۆی پارێزێ و کوردەکان ناتوان بیکوژن تەمان ئەمە هەموو مێژوو نووسەکان ئەویان گەڕاوەتەوە و هەمووشیان باسیەوەکەن لە مێژوو نووسەکان باسیەکەن کە ئەوەی کە دەوروبەری ساریەی داوە کورد بوونە کوردەکان بوونە بەڵام شەڕی جەلەولاوەکو جەنابەت باس کرد ئەمە شەڕی فەسڵ بووە شەڕی ئەخیری مسلمانەکان بووە لە جەلەولا طبعا قسە زۆر زۆرەکرێت لەسەر ئەو شەڕە و هەموو مێژوو نووسەکان لە جیاتی نەناوە شەڕ معرەکەیشیان ناو نەنیاوە ناوێ واقعە زۆر گەورەترە لە شەڕ و لە معرەکە و لەوانە زۆر گەورە بووە و لەوێ سوپای ئیسلام ئەتوانێت سوپای هێن تێک بشکێنێ تەنانە دەڵێت 10,000 ژن و مناڵیان لە ئەو ڕۆژە بردووە بەرەو مەدینە تەمان هەموو مێژوو نووسەکە من ئەمە قسەی خۆم نییە ئەیبەن بۆیە ئەوەندە ژنی ئەوان سەبایای پێڵێن ئەوەندە ژن و کچ زۆرە بێت لە مەدینە حەزرەتی عومەر هاوارەکە اللهم احفظنا من الجەلەولائیات ئەولاد الجەلەولائیات ینی بمان پارێزە لە مناڵی ئەم ژنانە چکە نییە کە یان بن و وەکو سەبایا و ئەبرێنوانە منداڵەکانیان لەڵێ دوایەوە مناڵیان زۆرە بێ ئەبنە جاریە و ئەبوونەهین مناڵیان زۆرە بێ ئەڵێ هەتا لە شەڕە دوایەوە گەورە ئەبن ئەو قسەی ئیمامی عومەر دێتە دی ئەمەندە زۆرە بن مناڵی هین هەندێک شەڕی خەوارج ئەبنە خەوارج بەعزێکیان بەشدارەکەن لە شەڕی بینی مسلمانەکان خۆیانە کەواتە ئێمە بۆمان دەرەکەوێ مەسەلەی کە من ویستم بڵێ و نامەوێ بچمە ناو تەفاسیلە وردانەوە کورد ینی لە بیدایە مقاومەیەکی زۆرەکەن و زۆریش مقاوماکەن دوایەوە لە شەڕی خەوارجەکان کە لە سەردەمی ئیمامی عەلیە زۆربەی هەرە زۆری خەوارجەکان دێن بۆ کوردستان هێشتان منطقەی ینی نەیتوانیوە سوپای ئیسلام بە تەواوەتی کۆنتترۆلیکە لەوێ مێننەوە حتا بەشی هەرە زۆری ئەمانە ئیماراتیش دروستە ئیماراتی بچوک دروستەکەن چکە ژن و ژنخوازی دروستەکەن خەوارج لەگەڵ کوردەکانە چەندین شەڕ لەگەڵ ئەمەویەکان هاکەن قسە لەسەرەوەی کە ئەمەویەکان چۆن ئیدارەی دەوڵەتی ئیسلامیان داوە بەشی هەرە زۆری مێژوو نووسەکان لەسەر ئەوەن کە حەزیەتی زۆری خەڵکیان داوە و حەزیانیش نەکردووە خەڵک بێتە موسڵمان قسەش زۆر هەیە لەسەر جۆری خەلافەتەکانە تەنها عومەری کوڕی عەبدولعەزیز نەبێ کە خەلیفەیەکی عادل بووە و مسلمانی ڕاستەقینە بووە ئەگینا لە سەردەمی مەعاویە و یەزید ئیتر خۆتان نەزانی یەزید کوڕەکانی ئیمامی عەلی شەهیدەکا و ئەوانە کوژێ ئەوان دەوری ململانیەکانیان بەنسبەت منەوە کێشە نییە و ململانێ ناوخۆیانە بەڵام ئەوەی زۆر گرنگە بەنسبەت منەوە ئەوەیە کە کورد کە بێتە مسلمان قازان زۆرەکە یەکێ لە قازانجا قسەمان زۆر کردو کاک بابەکر باشە بەسەر چاوم بەسەر چاو تەواوتر نەوەڵا ئەگەر هیلاک بوونەوە وازێنم بەسەر ئەو دێڕەمان بوو کە بیکەم کورد لە بوون بە مسلمانە قازانجی کرد لە سەردەمی عەباسیەکانە بۆ قازانجی کرد چونکە عەرەبەکان تەنها مەسەلەی بەڵاوکردنەوەی دین نەبوو
بەڵکو بەشێکی زۆر لە خێڵە عەرەبەکان قازانجێکی زۆر گەورەیان کرد هجرەیان کرد لە منتەقەی خۆیان زۆر وەزعی ناخۆش بوو وشکە ساڵی بوو سەحرا بوو ئەمانە هاتن ئەم زەویە زۆر و زەبەنانیان دەستکەوت بوو بە تایبەتیش لە سەردەمی ئەمەویەکان چکە ئیمامی عومەر وەک مەمۆستاش باسی کرد میش پێشترش باسم کرد قبولی ناکرد عەرەب بێت بۆ ناو کوردەکان یا بێ بۆ ناو فارسەکان و زەویەکانیان داگیرکەن هێشت لەسەر خۆیان لەسەر ئەرزی خۆیان بمێنەوە بەڵام ئەمەویەکان نا ئەمەویەکان هێشت بۆ ئەوەی قەبیلە بە قەبیلە بێن بۆ ئەم منتەقانە داگیریکەن و بمێننەوە لێ کە کورد بوو بە مسلمان ئەو حەقە لە عەرەب وەرگیرایەوە کە بێت زەویەکەم داگیرکە منیش وەک تۆ مسلمانم بۆت نییە بێ زەویەکەم لێ بسێن منیش وەک تۆ جزیە هینە دەم زەکاتە دەم وەکو تۆ خەراجە دەم بۆت نییە بم ئەمە یەکێک لە قازانجەکانی قازانجی دووەمی بوون بە مسلمانی کورد ئەوە بوو ینی پاراستنی کورد لە سەر زەویەکەی خۆی یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی قازانجێکی تریەوە بوو کە کورد کە بوو بە مسلمان بەشدار قائیدی گەورەی لێ هەڵکەوت ئەمیژە چوو وەکو چۆن عەرەب شوێنی داگیرە کرد مەسەن بۆ نمونە زۆر لە مەسیحیەکان نەبوون بە مسلمان ئەیتر فتوحات کە دەستی پێکرد کوردەکانیش لەگەڵ سوپای ئیسلامە ئەچوون بۆ شوێنی تر ینی سنووری کوردستان بەرفراوان بوو کوردیش وەکو عەرەب چۆن ئەڕۆیشت شوێنی داگیرە کرد و هینەکانی خۆیە برد ئەم جارە کورد ئەڕۆیشت قائیدێکی کورد خزم و کەس و کار و قەبیلەکەی خۆیە برد لەگەڵ خۆیان شوێنی تر ینی شوێنی تر مەسەن بۆ نمونە تاکو ئێمە تاکو نزیکی هین ڕۆیشتوین تاکو نزیکی ئێستا بینیتە ئەفرین و ئەو شوێنانە هەمووەمانە پێشتر بەشێک نەبوونە لە کوردستان بەڵام کوردستان ئەوەندە بەرفراوان بووە و سوپای ئین بووە کوردەکانی تر زەحفیان کردو بەرەو منتەقانە لە ئەنجامی کەمبوونەوەی ئەو نەتەوەکانی تر لەو منتەقە زۆربوونی ئەرزێک کە خاوەنی نییە کوردەکان شوێنی ئەو شوێنانیان کردوێتەوە لەمەشا کورد هەر قازانجی کردووە خاڵێکی ترەوەی کە کورد بۆ مسلمان بە تایبەتی دوای ئەوە ئاشنا بوو کە سەیری کرد فارس بۆ خۆی دەوڵەت دروستەکە عەرەب بۆ خۆی دەوڵەت دروستەکە ئەمانش دەستیان کردە دروستکردنی چەندین ئیمارات بەڵام تورک یەک سیاسەتێکی زۆر مەترسیداری هەیە دائیمەن سیاسەتی ئەوەی کە تەفرقەی خسوەتە بە تایبەتی ئەمە تورکەکان عباسیەکان هێنانیان بالمناسبە تورک هەر لە منتەقە نەبوو لە منتەقەی ئاسیا لە منتەقەی ڕۆژهەڵات و کوردستان ئەمانە هیچ تورکی تیان نەبوو عباسیەکان استفادەیان لەمانە کرد وەکو هێزی چەکدار بەکاریاننا بۆ داگیرکردن بۆ پاراستنی خۆیان بە تایبەتی خەلیفەکانی قۆناغی دووەمی ژیانی عباسیەکان ئەمانە هاتن کوردەکان کە ئەمانیان بینی زوڵم و زۆرەکەن لە کوردەکان ئەمانیش هاتن دەوڵەتی چەندین ئیماراتی کوردی زیاتر لە 12 ئیماراتی کوردیمانێ و لە ئەمانە هەندێکیان 300 ساڵی درێژەیان کێشاوە 200 ساڵ درێژەی کێشاوە تا عوسمانیەکان تا ساڵی 1880 ئیماراتی کوردیمانە بووە ئەگەر 20 ساڵی تر تێ نەپەڕێتێ ئەوانە نەڕووخانایە ئەوانە هەمونە دەوڵەت زۆر سپاسانە جام حەزەکەم بەسەرهاتێک دەست پێ بکەم کە تێبینەکەی خۆم بڵێم ئەڵێ منداڵێک لە مەکتەب مامۆساپی ئەڵێ تەم بە تەلەبەکان ئەڵێ پرسیارێکتان لێ ئەەکەم ئەگەر بتوان بەیانی وەڵامەکەم بۆ بێننەوە بپرسن لە ماڵەوە بزان شەڕ چۆن دروستە بێ باشە مناڵێک دێتەوە لە ماڵەوە ئەپرسی ئەڵێ بە دایک و باوکی شەڕ چۆن دروستە بێ بۆ نەباوکی پێڵێ ئەڵێ کاتی خۆی کە هیتلەر ویستی بەریتانیا داگیر بکە بۆ شێوازە ویستی هجوم بکات و دەستی پێکرد و دایکە لە نەخێر بەریتانیا ویستی ئەڵمانیا داگیر بکە ئەمان خۆیان دوو کەس من هەر کێشە مەشاکل هەبوو لە ماڵەن ژن و پیاوەکە لێرە ئەوە لە نەخەر بەریتانیا بۆ نەخێر ئەڵمانیا بوو لێرە بێ بە شەڕیان مناڵەکە ئەڵێ کاکە بۆستم من سێزانم شەڕ چۆن دروستە بێ یعنی لێرە لە دروستبوونی شەڕەکە ئەم زانی کە چۆن شەڕ دروستە بێت دەست پێەکە جا بۆیە بە بۆچوونی من ئێمە شەرتنی هەمومان بتوانین ئەو بابەتە مێژویانە تێبگەینی یاخود بیزانین بەڵام ئێستا بە واقعی ئێم ئەیزانین کە نەبوونی ئەو نوخبە سیاسی یاخود بوونی ئەو نوخبە سیاسی کە ئێستا هەیە نەبوونی باشترە لەبەرەوە ئێستا هەمومان تەصحین لە پێناوی ئەو نوخبە سیاسی کە ئێستا حکومڕانیەکە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمە ڕازین بە حکمێک کە حکمێکە غەریبە بە دینمان
بە کەلتورمان بە عادەتمان بە ئەخلاقیاتمان بە زمانە بە هەموو شتێکی ڕازین لە وڵاتە بمێنین و نەچینەوە بە کوردستانی خۆمان لێرە بژین لێرە بمرین نەچینەوە بۆیە بەڕاستی ئێستا ئێمە کێشەمان نۆغبەی سیاسی کێشەمان دادپەروەریە کە عەدالەتێکە کە ئێمە ئیسلام فێری کردوین ئەو عەدالەتە کە بۆ نمونە شێخ الئیسلام ئیبن تەیمیە بۆ معلومات ئەویش کوردە لە کتێبی بیداء و نهایە ئیسلامیە فەرمێشی إن الله أقيم دولة عادلا وإن كان كافرا والله لا أقيم دولة ظالما وإن كان مسلما يعني عدالة براسي إما تامزروي عدالة وداد برورين بويا نبوني داد بروي عدالة وايكروك إما همومان كولاتي خما زيدي بابا بيراما بجي بيلين بداخل وكا أجر أبيني جيد الخوشية كمال خلقي بريز روشن بير خلقي تيجيشتو خلقي جيان دوست كماوتو بلام سەرنجامی ئەوەش سەدەها و هەزارها گەنج و عایلە و منداڵمان فەوتان و تیاشون لە نەتیجەی دەربەدەری و ئاورەبوونمان لەم وڵاتە غەریبیە بۆیە بەڕاستی یعنی ئێمە ئەتوانم بڵێم ئیسلام فریادڕەسێ بۆ ئێمە نەک بۆ ئێمە یعنی ئەگەر وەکو نۆغبە سیاسیەکە بیر بکەین و بەداخەوە ئێمە هەتا بمێنێن لە ژیانە بە مناڵەکانی خۆشمانی گەرن کە کەسمان تەداخلی سیاست نەکرێ و یاخود کەسمان دەورێکی سیاسیمان نەبێ لە چاو ئەو سیاست مدارانی ئێستا کە هەن هەرەوە نەم هەبوو سوپاسانەکەم و بابەتەکە زۆر جێگەی خۆی بوو دەست خۆش بەکار زۆر سپاس وڵا یەک تێبینیم هەیە من کۆڕەکەش هەر کتێبەکەش کە ئەمە بەڵاوی کەمەوە هەر لەسەر ئەوەیە کە ئێمە نابێ بێ ئومێد بین یعنی تۆ باسم کرد کە نخبەیەکەیە ئەوەندە بە دڵی داگیرکەرەکان ئەوەندە بە دڵی ئەمە نییە تر نخبەی سیاسی و نخبەی هوەری جاری وایە هوەریش بۆ دێنن نخبەی دینی نخبەی کۆمەڵ شتت بۆ دێنن کە ئەوێت تۆ ڕاکەی لە کۆمەلگاکەی خۆت بەرپرسیارەتی خۆت بەرامبەر کۆمەلگاکەت جێبەجێ نەکەی کە ئەمە کارەساتەکە لێرەوە دەست پێەکە و پێشم وا بێت بەغدا چارەسەر کێشەکانم بۆ چارەسەرەکە تاران کێشەکانم بۆ چارەسەرەکە ڕاکردن لە کوردستان و جێهێشتنی چارەسەرەکە جێهێڵم بۆ ئەمانە ئەمە نقطەی زەعیفی ئێمە نقطەی نەبوون بە هیچمان ئەم خاڵەیە ئێمە لەبوو لەحزەوە ئەتوانین کوردستانێکی ئاوادان کوردستانێکی خۆشگۆزەران کوردستانێک وەک جەنابەت باس کرد عەدالەت و ئەمانەی تیابێت لەو لەحزەیە کە هەر کەسێک لە لای خۆمانە بەرامبەر بە ئەم جۆرە نوخبەیە کە ئێستا بوونەتە نوێنەری ئێمە و هەر ڕۆژێک سازشێکت پێەکەن ئەم جۆرە نوخبە لادەین نوخبەیەک بێنینە سەرکار کە حەقەتی قەزەی کوردی وەکو نەتەوەیەکی داگیر و دابەشکرا و وەکو نەتەوەیە کە تیونی عەدالەتە وەکو نەتەوەیە کە تیونی سربەخۆییە وەکو نەتەوەیە کە حەزی لە گۆڕانکاریە و وەکو هەم ملەتێکی تر بژی ئێمە ئەو لەحزە ئەتوانین کۆمەلگایەکی بەختەوەرمان هەبێ کۆمەلگایەکی عەدالەتمان هەبێ بەڵام کە نوخبەی خەڵکێکمان دروست کرد کۆمەلگایەکمان دروست کرد کە هەڵبێ لە واقعەکە تەسلیمی ئەم نوخبەیە بێ تەسلیمی ئەم جۆرە سەرخۆتەن زانین لە هوەری زۆر زۆر باڵای کوردیەوە دابەزیەوە بۆ هوەری داتەپێوی کوردی لە نووسەری زۆر زۆر گەورەی کوردیەوە دابەزیەوە بۆ نووسەری خراپی کوردی لە مەلای زۆر زۆر باشی کوردی کە ئەرک و سەرشانی خۆی بەرامبەر نەتەوە و بەرامبەر کۆمەلگاکەی خۆی جێبەجێ کرد دابەزیەوە بۆ کۆمەڵە مەلاکە ستایشی داگیرکەر و ستایشی زاڵمەکانی ناوخۆییەکە لە هەموو شتێکە ئێمە بێبین هەر کەسێک لای خۆمانەوە دەور ببینین و پێمان وابێ ئەرکێکی سەرشانی خۆمان هەیە ئەو ناوئومیدیە بکوژین کە دائیمەن داگیرکەرەکان ئەیچێنێت لە ناو نوخبەی ئێمەوە لە ڕێگەی نوخبەکەی شەوەیەوێت لە ناو کۆمەلگاکەمانە دایچێنێ ئێستا کوردستانی ڕۆژهەڵاتە بینن چ دەور و چ عەزەمەتێک ئەبینن کوردەکانی ڕۆژهەڵات کوردستانی باکوورە بینن بەڵام ئەم بەشە کوردستانەی کە خۆمان ئازادە و ڕەنجی هەزاران کەسی وەکو ئێوەمانان تیا ئەوەی دروست کردووە کارێکەکەن کە ئێمە ناومێت بین لەم ئازادی کە هەمانە و پێشماوە بێت لە ڕێگەی بەغداوە ئێماتوانین چارەسەری کێشەکە بکەین ئەو شیعە خۆیان گەورەترین گەندەڵی ئەکەن لە عێراقا عێراق کە سەدام ڕووخاوە ئەڵێ 800,000 فەرمانبەریە بوو موچە خۆریەوە ئێستا 800,000
ئێستا چەندێکی هەیە 13 ملیۆنی هەیە بۆ کوردستان ڕەوا نابینن کە مەسەلەن 600,000 موظفی هەبێ ئەو گەندەڵی کە لەوێ 100 دقات ئەوەیە بەڵام من دەبێت لە ڕوبەڕووی گەندەڵەکەی خۆم ببمەوە تێبگەم کە ئەو گەندەڵە ناتوانێت بێت چارەسەری گەندەڵەکانی وڵاتەکەی من بکە هەرەوەیە کە ئینسان ئەبێ واجباتی خۆی بەرامبەر خۆی وڵاتەکەی خۆی جێبەجێکە زۆر سپاس زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک دکتۆر مەجید و بۆ بەڕێزتان کە هاتوون کۆڕەکە کۆتایی پێهات لێرەدا هیوادارم کە سوودی هەبوو بێ و مناقەشەی باشکرا بە تەسەوری من و من داوەتی هەموو بەڕێزانەکەمەوانەی کە ئەهلی سەقافەت و دین و فکرن لێرەش کۆڕ بکەین بەڕاستی ئێرە ئاوادان کەینەوە ئێرە شوێنێکی پێم وایە خراپ نییە گەر جەنابتان پێتان باش بێ ینی بیکەینە شوێنێکی کللتوری لەم شاری ئێمەدا بەداخەوە حرەکەتێکی کللتوری ڕۆشنبیریمان زۆر کەمە ینی من ئەو جارات داوەتیان کردم کاک حاجیوان چوون بە کۆڕەکەی مامۆستا بۆ ئەوەی کە برادرانی لەندەنیش هاتبوون ینی ئێمە هەموو شوێنەکانە چی بەبێ ئەوەی جیاواز بکەن لە بینی ئەوەی کە ئەمە ئاینیە ئەوە فلانە هیچ فەرق و فروغ ناکەن ینی و کاک دکتۆرە خۆشی ئەم کۆڕەی لەسەر مەوزوعی ئیسلام و کورد بوو ینی من داوا دەکەم کاک ڕەهەن جەناوی کەک حەسکە مامۆسا حەز بکە کاگاران برادران هەر کەسە حەز بکە لێرە کۆڕی بۆ دروست بکەین ئێمە لە خزمەتی یابین پێشم وایە ینی بەرمەنگەهام بە دوای ئەو فیستیڤاڵی فیلمی کە کرا کاک دارەوان کردن دەستان خۆش بێ حرەکەتێکی تێکەوتووە سە جوڵەیەکەی لەم شارەدا ئەم جوڵەیە درێژە پێ بدەین پێم وایە ینی ژیانی ئینسان هەر ینی ژیانێک ڕۆتینی ناخۆشە بڕوات ینی حرەکەتێکی کللتوری بکەین لە شارەکەدا پێم وایە شتێکی باش بێت کارێکی گەوراکەن بە تایبەتی لە وڵاتە کە من قەنەعاتێکم هەیە بەشی هەرە زۆری و کەسانێکی هاتوونەتە دەرەوە ڕاستە بەشێکی لەبەر مەسائلی اقتصادیە بەڵام بەشی هەرە زۆری لەسەر مەسائلی فکر و لەسەر ناڕەزایی بوونە لەو دۆخە بەڵام ئەمەوە ناکاتە کە لێرە ئەو کۆمنتیای کوردیەکە ئەو جالیە کوردیەکە لێرە هەیە ڕۆڵ و کاریگەری خۆیان نییە لەسەر ساحی کوردستانە بەڵکو کاریگەریەک یەکجار زۆری هەیە و خەڵک لەو ناومێدیەی کە ئێستا تایەتی لە کوردستانە ئەرکی ئێوەیە بە دەرەجە یەک لە ڕێگەی جیاجیاوە ئەو ئومێدێک بباشن بە میلەتەکەمان کە کورد مەسلێکی جوانی ئەڵێ تەنا خۆمان ناتوانین سەر خۆمان بخورێنین کەسی تر ناتوانێت زۆر سپاس کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا BK4